ئازیان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش جایشتر لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان لەگەڵ هاوڕێی ئازیزم ڕەحمان حسێنزادە. ڕەحمان ئەم کاتت باش، مێدەوارم ڕۆژێکی باشت بێتە ئێستا. ئەم کاتەی تۆش باش، سڵاو هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. زۆر سپاس. ئاورە ڕەحمان، چەند بابەتێکمان دانابوو بۆ بەرنامەی ئەم ڕۆمان کە یەکەمیان پێم باشە لە ئەگەری دەستپێکردنەوەی دیالۆگ یا دانوستانی نێوان جمهوری ئیسلامی و ئەمریکاوە دەست پێ بکەین. ئەم هەفتەیە یاخود بە دروستتر بڵێم لە دوو ڕۆژی ڕابردووە هەواڵەکان گەرمن لەسەرەوەی جمهوری ئیسلامیش سەرنجام پاش ئەو هەموو هەڕەشە و گوڕەشەیە کە کردبووی لەوەی کە تاوانکارانی کوشتنی بڵێن قاسم سولەیمانی بەسەریانەوە ناچێت و گات وڵیان لێکرێتەوە. سەرنجام لەم چەند ڕۆژەی داهاتوو ئەدووبارە وا دیارە نیازی ئەویان هەیە کە دانوستانەکان لەگەڵ ئەمریکا دەست پێ بکەنەوە بە مەبەستی ئەوەی کە پرۆسەی ئەمریکا بە ئیتیفاق یاخود بە بەرجامی نەوەوی یاخود بڵێن هێزی ناوچی ناسراوە ئەتۆمی بەرنامەی ئەتۆمی ئێران ئەم دانوستانە دەست پێ بکەنەوە و تەنانەت هەندێک باسەکەن کە لە زمانی خودی خامنەئیشەوە بە جۆرە لە جۆرەکان ئەوە ڕاگەێنراوە کە ئەمە یەکێکە لە ئەگەرەکان کە دەست پێ بکاتەوە. دیارە هەموو هەنی کە چاوەڕوانی هاتنی ترامپ بوون بە تایبەتی بەشیشی زۆر لە ڕاستڕەوەکان و بڵین لایەنگرانی کوڕیشا لە ئێرانە یاخودەوانی کە پیانان سەڵتەنە تەڵبەکان چاوەڕێەوە بوون کە ترامپ بێت و هەڵوێستێکی زۆر تون بەرامبەر بە ئێران نیشاندا، بەڵام وا دیارە هەر لە سەرەتاوە ترامپ بۆی ڕاگەیانەوە کە پێی باشە لەگەڵ ئێرانە ڕێبکەوێ و گرنگتریش دەوەیە کە دەستی بە چەکی ئەتۆمی نەگاوە لەم پێناوەیە خەریکە کارەکە. وا دیارە جمهوری ئیسلامیش سەرنجام بەوە ڕازی بووە کە ئەم دانوستانە دەست پێ بکاتەوە. تێبینی ئەوە لەسەر ئەمانە چییە؟ سەرنجتان چییە؟ چۆن دۆخەکە خوێندنەوە؟ ئایا ئەم پرۆسەیە بەرە و پێش ئەچێ سەرنجامەگا؟ ئایا گەری ڕێکەوتنی جمهوری ئیسلامی و ترامپ بوونی هەیە؟ وەگەر هەیە ئەمە بە قیمەتی چی؟ ئێرانە بێت چی بکە لە بەرامبەر ئەمانەیە؟ ئەمانە هەموو پرسیارن دیارە بەشێکی زۆر لە ئەوانەی کە شوێن هەواڵەکانەکە و یاخود تالیقیان لەسەر هەواڵەکان قسە لەسەر کردووە بەش پێما خۆشە لەم بەرنمەیە سەبارەت بەمانە قسە بکەین. بە سەرەتا پێم وایە زانم کە زۆر لە نزیکەوە تاقیبت کردووە، تێبینیەکەم بۆ تۆ بفەرموو. بەڵێ طبعاً ئەگەری مزاکرەی بینی جمهوری ئیسلامی و ئەڵانیتە دەوڵەتی ترامپ هەیە. ترامپ لە پرۆسەی هەڵبژاردنەکانە زۆرتر تاکید کرد کە منەگەر بێمە سەرکار سی زووتر حازرم مزاکرە لەگەڵ جمهوری ئیسلامی بکەم و معاملەیان لەگەڵ بکەم. ئەو هەمیشە دایمە و کەلیمە ژەڵە هەر مزاکرە نیە، معاملەیەکی باشیان لەگەڵەکەین و شەرتەکە ئەوەیە دەستیان بە بۆمبی ئەتۆمی نەگا و خراپکاری لە منتەقە نەکەن و ئەوە ئەنی بۆ معنایە بە تۆری واقعی هەڕەشەی دەوڵەتی ترامپ هەیە لەسەر جمهوری ئیسلامی، بەڵام هەڕەشەکە بۆچی بووە؟ هەڕەشە بۆ سازانە، هەڕەشە بۆ معاملەیە. نەگەم جارە جاری پێشوش کە ترامپ لەسەر کار بوو و لە بەرجام چووە دەرێ ئەو تش قسەکەیەوە بوو دەیکوت بەرجام چوارچێوەیەکی خراپە بە زەرری ئەمریکایە، ئێمە لەو چوارچێوە دینە دەرێ لە پێشەوەی بێتە دەرێ ئەوەیەوت حاضرین دوولایەنە ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵ جمهوری ئیسلامی واردی مزاکرە واردی معاملە ببێ. ئەمە تەکیە کەلامی ترامپە. ئەو کات هەم لە بەرجام هاتە دەرێ، هەم ئەوەی پیاڵێن زەختی لانی زۆر یا فشاری حەد یەکسەری بە زمانی فارسیەکەی ئەوانەی بژاندەوە کە ئەساسەن ینی حەسارە اقتصادیەکان کە بەڕاستی ماڵوێرانێکی زۆری بۆ خەڵکی ئێران تیا بوو. جمهوری ئیسلامی کەوتە ژێر زەخت، بەڵام زۆرترین فشارەکە کەوتە سەر کۆمەڵانی خەڵک. ئەو کات جمهوری ئیسلامی
لە موقعیتێکی باشترا بوو بەنسبەت ئێستا ئەو وەختە بوو هێشتا کوونێ لە ئاست منتەقەکەدا دەخاڵەتیە کرد بە قەولی خۆی لە 5 پایتەختی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا بە قەولی خۆیان لە بەغداد لە بەیروت لە دمشق لای حوسیەکان بە تۆری واقعیش وابوو لەلایەن محوەری مقاومەت و سوپای قودسەکەیەوە وایەکە بەڵام ئەوەی کە ئێستا ئەگەری مزاکرەکە هەیە اتفاقان ئەمجار لەلایەن خودی جمهوری ئیسلامیەوەیە ئەوژەوەیە هەموو کەس زانین و زۆر جاریش قسەمان لێ کردووە هەر من و تۆش موقعیەتی ئێستای جمهوری ئیسلامی هەم لە نێو خۆی ئێرانە بەرابەر بە کۆمەڵانی خەڵک هەم لە ئاز منتەقەکەدا زۆر لاواز بووە بە تایبەت محوەری مقاومەتی ئیسلامیەکە تێکشکاوە سوپای قودسەکەی زۆر لاواز بووە هەر لە دەورەی ئەوەڵی ترامپ داوایە قاسم سولەیمانی نەما وەلەو وەختەوە گڵۆڕی کەوتە لێژی بەڕاستی جمهوری ئیسلامی دوای 7 ئۆکتۆبری 2023 و ئەم ئەڵانی تر 16 مانگ لە شەڕ و تەرۆریزم و نەسڵکوشیەکە لە غەزە ڕوویدا نەتیجەکەی بوو بەوەی کە محوەری دەوڵەتی ئەمریکا ئیسرائیل لە ئاست ناوچەکەدا دەست باڵایی پەیداکەن و خەریکن پرۆژەکانی خۆیان درێژادەن بە تایبەت ڕووخانی ڕژیمی ئەسەد جمهوری ئیسلامی ئیتر کەوتۆتە ئەو پەڕی لاوازی هەر هەتا پێشەوەی ترامپ بێتەوە سەرکار بەم ئاڵوگۆڕی کە کردیان پزیشکیانیان هێنا و نێویان ناڕێی جمهوریوانە ئەمە بۆ خۆی ئەو چراغ ئەو گڵۆپی سەوزە بوو بۆ ئەمریکا و هەتا بۆ ئوروپا و کێمە ئامادەی سازانین جا ئێستا یەکلایەنە جمهوری ئیسلامی تا ئێستا لەو ڕۆژەوە ترامپ هاتۆتە سەرکار قسەیەکی زۆری نەکردووە پێشووتر لە پرۆسەی هەڵبژاردنەکانە ئەیکرد هەرەڵەن ئامادەی معاملین بەڵام هێشتا هیچ نیشانەیەک گڵۆپێک لەلایەن ترامپەوە لەو ڕۆژی 20 ژانەویەوە کاڵان تقریبن 11 ڕۆژە هێشتا کوێ هیچ شتێکی نەوتووە بەڵام یەکلایەنە لە بلاوە جمهوری ئیسلامی چەند ڕۆژ لەوە پێش جەواد زەریفیان لەو گردبوونەوەی داوس لە سوئیس ئیتر بە زمانێکی زۆر پاڕانەوە باسی ئەوەی کرد کە ئامادەی دیالۆگ و مزاکرە لەگەڵ دەوڵەتی ترامپن لەلایەکی دیکەوە مهمتر 2 ڕۆژ پێشتر خودی خامنەیی هات ئیتر ئابەم زمانە مەلایانە و هۆقەبازانە کوتی ئەمانە دیارە دوژمنی ئێمن و مخالف ئێمن و ئەو وەختەش دیالۆگەکەن ئەگەر دیالۆگی شەکەن ئەگەر چن بۆ دیالۆگ معناوی ئیجازەی دیالۆگەکەیدا ئیجازەی مزاکرەکەیدا بزانن لە پشت پێکەنینیانەوە لە پێش قسەی سیاسی و دیپلۆماتیکیانەوە ئەمانە هەر دوژمنانی ئێمن و وشیار بن چنەوە معاملەیەکەکەن حتا ئەویژەم کەلیمەی بەکار بن ئەمە لە سوورەتێکا خامنەیەکم قساکە کە جاری پێشوو کە ترامپ لە سەرکار بوو حتا پێشەوەی قاسم سولەیمانی بکوژرێ ترامپ زۆر بە دوای مفاوەزە و معاملەوە بوو ئەگەر لەبیرتان بێ نخست وەزیری ئەو وەختی ژاپۆن یا یابان ئابێ ئەوەی وا کوژرا ئەوەی وا ترۆر کرا حتا قاسم سولەیمانیش ما بوو هەستا پەیامی دەوڵەتی ترامپ و ئەمریکای برد چوو خامنەیی تر بە بەرزیەکی گەورەوە ئەو کات حتا بەرابەر بەو نخست وەزیری یابانی جاوا بوو وتی من قسەم بۆ تۆ هەیە بەڵام هیچ پەیامێک بۆ ترامپ نانێرم بۆ دەوڵەتی ئەمریکا نانێرم مزاکرە معنای نییە ئەنی ئاوا ظاهرەن بەلوودبەرزی و تەرەفی مقابلەکەی سوکا بەڵام ئەوڕۆ ئاخوندەکان لە جمهوری ئیسلامی شتێکیان هەیە پێی ئەڵێن لە ئاینەکەی خۆیانە خودعا یعنی ئەتوانن درۆی ئاشکرا بکەن دوایی بیگۆڕن ئەڵان لەم مەورەدا ئەم وەختە ئەم مانوڕەی کرد ئێستا گۆڕیوێتی دەورانێکەوە بوو خومێنی لە شەڕی ئێران و عێراقاوتی من جامی زەهرە نۆشم ئەلان خامنەیش لەو مەوقعیەتەدایە پێم وایە ئەم ڕەوەندی مزاکرە و معاملە دەست پێکە
بەڵام بەڕاستی مذاکرە و معاملەیەکی بە دەرەجەیەکی زۆر یەکلایەنە بێ بەو مەعنا ئەوە دەوڵەتی ترامپ و جارە لە پەنا دەستشۆ نەتەنیاهوو هەیە کە لە پەستا داواکانە باتە سەرێ بەحاڵ یەکلایەنە بیانەوێ زۆر شتی خۆیان فەرزکەین من پێما بێ ئەگەری ئەو مذاکرە و معاملەیە هەیە ئەگەری مزاکە و معاملەکە هەیە بەڵام ئەگەری سەرکەوتنی هەیە ئەگەری باکام گەیشتنی هەیە ئەگەری ئەوە هەیە کە بۆ نمونە ئەو گەماروی کە لەسەر جمهوری ئیسلامی ئێرانە لاپچێ و ئەگەر لاپچێ کاریگەریەکانی چیە بێ بەڕای من دیارە هەمیشە و دایم گەمار و ئابوووریەکان بەر لەوەی زەرەر و زیان بە دەسەڵاتداران بگەێنن زەرەر و زیان بە خەڵک گەێنن باسچی خەڵک لە بەرامبەر لە خەباتە لە بەرامبەر دەسەڵات و دەوڵەتە سەرکوتگەرەکانە لاوازەکە بەسەرەن چەکی گەماروی ئابووری زۆر کات بەکارهێنراوە بەڵام هەر کاتێک کە دەسەڵات و دەوڵەتەکان استیبدادی و دیکتاتۆری بوون ڕێک بە پێچوانە و بە عکسی خۆی وەشکاوەتەوە کۆمەلگای وێران کردو کۆمەلگای لە بەرێکە وەشانوە وام شتە بە زۆرە لە جۆرەکان لە ئێرانی شەکاریگەریەکەی بینرێ یعنی سەرباری ئەو دۆخەنا لەبارە ئابووری کە ئێستا لە ئێرانە هەیە کە لە پەسا نرخی شتومەگەچێتە سەرەوە ڕۆژ لە دوای ڕۆژ نرخی سادەترین پێداویستە سەرەتاییەکان یاخود سادەترین پێداویستەکانی ژیان نرخی گرانە بێ لە کاتێکا کرێ لە جێگەی خۆیەتی هەقدەست لە جێگەی خۆیەتی بەڵام بە ئەندازەیەکی کەمتر ئێمە ناڕەزایی ئەبینین هەستەکەی کە کۆمەلگا یەخسیری ئەم دۆخە بووە بە جۆرێک چاوەڕوانیەشی دیاریکراوی بۆ خەڵکی ناوەتە پێشۆک خەڵک چاوەڕێیە سەرنجام ئەم کێشۆ ململانەیە بە جێگایە بگاوە ئەم دۆخە فشار و گوشار هێنانە یاخودە و گوشاری لانی زۆرەی کە دەسەڵاتی ترامپ هەمیشە بانگەشەیە کات ئەوانەمە بە جێگای بگا کە جمهوری ئیسلامیان بۆ بڕوخێنێ بۆ خەڵک و خەڵک لە کۆڵ ئەم بەڵام موسیبەتە بکاتەوە کە چلو چەند ساڵە ژیانی بەربات کردوون دیارە ئەگەر گلابردنی گەماروی ئابووری سەرنجامی ئەم دانوستانە بێ بە پێچوانێ ئەوەی لەوانەیە هەندێک لە ناوەندە ڕاستڕەوەکان ومانام جۆرە سازانیان پێشتیشی خراپ و نابەجێ بێ و من ئاگام لێ بوو کە بیستیشم کە کوڕەکەی شا ڕزاپەلەگەر خێرا بانگەشەیەکی کرد و داوای کرد کە ئەمریکا تووشی ئەو داوە نەبێت کە جمهوری ئیسلامی ناوێتێ و جمهوری ئیسلامی دەستی لە هەموو تونند و تیژوی دیارە مەجموعی قسەی کرد لەسەر جمهوری ئیسلامی کە ڕاستەکە ئەوە نییە کە مبالەغە بێ بەڵام قسەکەی ئەوە بوو کە ئەم گوشارە بهێڵنەوە هەوڵ بن یا زۆرتر ئەوان قازانجیان بەرەوەش بەلای ئەوەیە کە لە ڕاستیە ئەمریکا و ئیسرائیل زۆرتر لە گوشاری ئابووری تەنانەت پەلاماری سەربازیش بن و یاخود کۆمەک بکەن بە ئەو گروپ و دەستە و تاقمە چەکداریانەی کە ئەتوانن بە پارە و پوڵی ئەم دەوڵەتە کۆنەپەرستانە دۆخی ئێرانی وەکو دۆخی لیبیا وەکو دۆخی یەمەن یاکو وەکو دۆخی سۆمالوانە لێ بکەن ئەمانە بۆ ئەوانەش هیچ مشکلەیەکیان نییە و گرفتێکیان نییە ینی بەڵام بە پێچوانەوە من وازانم کە ئەم دۆخە کە دێتە پێشەوە ممکنە لەگەڵ دەستپێکردنی دانوستانەکانە هەموو ئەوانەی کە لە خەڵکی کارگەر و زەحمە کێشکە چاوەڕوانی ئەوەن بە جۆرێک بەبێ ئەوەی کوشتارێکی زۆر بەن یا قوربانێکی زۆر بەنام بەڵام موسیبەتیان لەسەر لاچێ ممکنەیتر ڕێگایکی تر نبینەوە بۆ دەرباز بوون لەم دۆخە غەیری بەرەنگار بوونەوەی جمهوری ئیسلامی کە ئەمە ممکنە بە جۆرێک بە قازانجی خەباتی جەماوەری بێ ڕای تۆ ژوایە من بە ئەوە بڵێم یەکەمەوەیە دیالۆگی ئەمجاریان یا مزاکری ئەمجاریان چارچەوەی بەرجامی نییە بەرجام تەواو بووە ینی بەتایبەت دەگەر مزاکرەی ئەمجارەی بینی ترامپ ناچێتە چارچەوەی ینی دەوڵەتی ترامپ ناچێتە چارچەوەی دیالۆگ پێنج سێ وڵاتی ئوروپاییش بن و ئەمریکاش ببێ و چینیش ببێ و رووسیاش ببێ و بەرجام زیندوکن ینی ئەوە تەوابوونی بەرجامە و بەرجامێک تەواو بوو باسی مزاکرەیەکی دوولایەنەی بینی دەوڵەتی ترامپ و جمهوری ئیسلامی ناچارە جمهوری ئیسلامی من لە مناسبەتەکانی دیکەش و وابزانم هەر لە سەوباسی هاوبەشیشمان ناوتومە دوای ئەو شکستانەی کە تووشی بوو لە دووڕیانێکە یانەوەیە بێ سەرپێچی بکاو بە قەولی خۆیان و قەولی خودی ئەمریکا و وڵاتانی ئەوروپایی ڕام نەبێ دەستەمۆن نەبێ ئەرەو کارانە بکە کە تا ئێستا کردوویەتی
ئەو وەختە لەگەڵ شەڕ شەڕێکە ئەوتە ئەساسان دەوڵەتی ئیسرائیلێکە دەوڵەتی نەتانیاهو ئەو شەڕی زۆر پێخۆشە بەڵام ئەمریکا حمایەتی تەواویەکە ئیمکاناتی تەواوی لە اختیارادانێ لە شوێنە ئەتۆمیەکانی ئێرامدن هەتا لە شوێنی مەراکزی اقتصادی گەورەی وەکو نەوتی ئێرامدن ئەم قسانیان کردووەوە جملەت ترامپ هیچ مشکلێکی نییە لەگەڵەوە کە هەر ئەم بەینانە هەر لەم هەفتەی ڕابردووە یەکێ لەو کارانەی کە کردی ترامپ عاقبەت ئەو چەک و چۆڵا کە جملە بۆمبی زۆر گەورەی تێدایە دەوڵەتی بایدن نەیئەدا بە دەوڵەتی ئیسرائیل ئەو ئیجازەیدا و هەرێستا تەحویلیانەدەن بۆ کۆمەڵکوژی هەم لە دژی فەلەستینیەکان هەم عاقبەت ئەگەر سبەینە شەڕێک لەگەڵ جمهوری ئیسلامی بێت دەنەچە جمهوری ئیسلامیانە بێ ئەگەری شەڕ هەڵبژێرە یا ئەگەری هەر ئەم دیالۆگ و سەردانەواندن و سازان کە بە نەزەرم ئەمە مەجبورن ئەم کارە بکەن ئەم جارە بۆ یەکانەوەتم زۆرتر وەکو مذاکرەیەکی یەکلایەنی لێدێ ئەمە زۆرتر دەوڵەتی ئەمریکا و ترامپە شەرتەکانی خۆیان نێتە سەرمێز مەسەلە هەر هەستەیش نییە مەسەلاوە یەک کۆتایی بێنرێ بەم هێزە نیابەتیوانە بە ڕاستمی خۆرێستا زۆر لاواز بوون کۆتایی بێنرێ بەم دەخاڵەتانە لە منتەقا کۆتایی بێنرێ بەم دژمنایەتیە لەگەڵ ئەمریکا لانی کەم بێدەنگ بن بەرابەر بە دەوڵەتی ئیسرائیل کە ئاڵێن لە پەزا تاوێنە تاوێ خامنەی دیاڵێ ئێمە لەسەر عەرز پاکیانەکەینەوە تا 20 ساڵی تر پاکە بنەوە ئەڵەن خوب دیارە نامانەوێت دۆستایەتی ئیسرائیل بکەن تبلیغاتیشی لە عەلەیەکەن بیکەن بەڵام حەقتان نییە ئەم نەوعە قسانە بکەن دەنەسم منزورم وەیە بڵێم مەرجەکانی دەوڵەتی ترامپ قورسە بێت من پێما بە جمهوری ئیسلامیە چێتە پێش چونکی چارەیەکی نییە هەڵبەتە لە نێو خۆدی دەم و دەستگای جمهوری ئیسلامی ئەمە کێشەی گەورەی ناوەتەوە باڵی زۆر توندڕە و هەن کە پێیان وایە بێ لێگەڕن و ناحەتا ئەگەر بە شەڕیش تەبدیل بێ شەڕەکە بکەن باشە چونکی ئەوان بە قەولی خۆیان پیانەڵەن ئاخر و لە زەمانیەوان پێیان وایە حتا هەلو مەرجەکە خراپتر بێ بەوەی ڕێگا خۆشکەن ئیمامی زەمان بێ خەڵک نەجاتدا باشترەوە بەڕاستی هەرواڵێن نێنیوە کار بەدەستیشن لە نێو جمهوری ئەگەر جمهوری ئیسلامیش بڕوخێ ئیمام زووتر دێت ئیمامی پیان ئەوان پیان وایە ئەڵانە بێ هەلو مەرج وا خراپ بکەین یعنی شغلی ئێمە ئەوەیە مەسەبەکەمانەوە پێڵێ ئەبێ هەلو مەرجەکە لە هەر کوێ دەسمانە ڕوا وەها خراپ بکەین وەها جێگای تەحمل نەبێ بۆ ئیمام زەمان و خەبەر بێ بێ چاکی بکە هەر بەڕاستی وچن لە تەلەڤیزیۆنی جمهوری ئیسلامی وایڵن هەر دوێنێ من گوێم لێ بۆ کەسێکیان هەیە بەنێوی باقری ئەڵێ ئەخرەوە کەبرا لێ پرسێ ئەڵێەوە لە غەزا 45,000 کوژراوە دقەی چێکە کوژراوە مەگەر با نیوەی بەشەر کوژرێ مەگەر ئیمام نەیوت بە منزوری خومینیەڵە مەگەر ئیمام نەیوت لە پێناو ئیسلامدا ئەگەر هەموو ئێمەش نەمێنین با نەمێنین هەر ئەمە لە تەبلیغاتی جمهوری ئیسلامیە ئەیکە زەمن با بێمەوە سەر ئەسلی قسەی خۆمان من پێوا بێم ئەگەرە هەیە و ئەمە ئەم مذاکرە ڕوا و جمهوری ئیسلامی مەجبورە سەردا بنەوێنێ و ئەمە وایە ئەسڵەن بەدڵی ئۆپۆزیسیۆنی ڕاستڕەوی ئێران نییە ئەوان بدوای ئەوان هەرستاڵن نابێ واردی دەوڵەتی ترام نابێ واردی دیالۆگ بێ نابێ واردی مذاکرە نابێ معاملەی لەگەڵ بکە نابێ معاملە لەگەڵ جمهوری ئیسلامی بکە بەڵکە ئەوان بەدوای ڕژیم چەندجوان ئەوان بەدوای ئەوان عاقبەت یا بە گورزی نظامی یا بە گورزی اقتصادی بەرحاڵ جمهوری ئیسلامیان بۆ لەبەر لابن و جنابی ڕەزا پەهلەوی و دارودەستەکەی و هەر ئەوانێ ناسیۆنالیزمی ئێرانیە بەشێت جمهوری خوازن ناسیۆنالیستەکانی کوردستانی ئێرانن کیسیان بۆ ئەوە دورووە کە بەرحاڵ ئەو پرۆسەی کە مەسەلەن چۆن سەدام حوسێن ڕووخاو ئەو کاردانەوەکانیمان دوایە ئەمە بکرێت بەڵام ترامپ خەتەی ئەوە نییە هەموو کەزەڵن ئاهلی ئەوە بە خۆیڵێڵە من ئاهلی ڕژیم چێنجنی هەموویەک ئەو بە دوای معاملەی گەورەیە بە قەولی خۆی بە قازانجی ئەمریکا بەڵام ئەم مذاکرەش وانیە زۆر بە قازانجی جمهوری ئیسلامی تەواو بێ چونکی ئەمە سەرشۆڕی و لاوازبوونێکی گەورەی بۆ جمهوری ئیسلامی تابێ اتفاقاً پێم وابێت تۆش وادی ئیشارە کرد لە ڕوانگەی کۆمەلگاوە لە ڕانگەی ئەو خەباتێکی زیندوی چەندین ساڵەی هەم بزوتنەوەی کرێکاری ئێران هەم بزوتنەوەی ژنانی ئێران لاوان و نەسڵی جوان و دانیژوانی زانکۆکان خەباتی
مامۆستایانمان هەیە، معلمانمان هەیە، سیستەرەکان پەرستارەکانمان هەیە، خانە نشینەکان هەمانە. یعنی لە ڕوانگەیەوە جمهوری ئیسلامی لەلایەکەوە فەرزکەین ئەم مذاکراتە بڕواتە پێشێ بۆ ماوەیەکیش هەرەوە فشاری اقتصادی یا تحریمی اقتصادی کەم بێتەوە، دقیقاً کۆمەڵانی خەڵک ئەم جارە هیچ بیان و یەک لە جمهوری ئیسلامی قبول ناکەن. ئەندەی زۆر چاکە تا ئێستا تامەوە حەسار ئەمە داوخوازەکانی ئەمەیە، چونکی ئەلئان ژیان بۆ بەشی زۆری کۆمەڵانی خەڵک لەژێر خەتی فەقرە، لەژێر نەک یەک جار و دووجار بە چەند لایەن، بە دوولایە، بە سێ لایەن و چوار لایەن لە حەقدەسەوە گرتوێتی، لە ژیانی بنەماڵەیەکەوە گرتوێتی، بە دووقات و بە سێقات لەژێر فەقردا زندگی دەکەن. دەنەچە من پێم وابێ لەلایەک وەگە حەساری اقتصادی کەم بێتەوە، لەلایەک وەگە جمهوری ئیسلامی مەجبور بە سازان بێ و لاوازیەکەی دەربکەوێ، وەلایەکی دیکەشەوە نەبێ بە شەڕ و شۆڕ و فەزا دروست نەکرێ. ئەمە ئەم ڕەوتە لە قازانج و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵک خەباتێکی چکرێکاری چ جەماوەری هەیە، من پێم وابێ اتفاقەن ئەمە کۆمەکەکە ئەو خەباتی کرێکاری و جەماوەریە بەهێستە بڕواتە پێشێ. ئەم جار جمهوری ئیسلامی کۆتایی دێ، بەڵام بەدەستی جەماوەر کۆتایی دێ، ئیتر بە ڕژیم چێنج نابێ، ئیتر بە سناریۆی ڕەش نابێ، ئیتر بە هیمەتی ترامپ و دەوڵەتی ئەمریکا نابێ. جا بۆ یەکانێ ئەم ڕەوەندە، ئەم ڕەوتەی کە جمهوری ئیسلامی ئەپارڕێتەوە بۆ دیالۆگ، بۆ مذاکرە، بۆ معاملە وەلەولاوە وارد بن، من پێم بە سەرنجامەکەی هەر خودی جمهوری ئیسلامی تیا لاوازتر و ناتوانێت عمرێکی زۆر بکە. بەڕاستی چاکە. هاوڕە ڕەحمان کۆمنتێک هاتەوە، بەڵام بەر لەوە پێم خۆشە داوا لە هەموو ئەوە ئازیزانە بکەم کە بەرنامەکەمانە بینن، لە لای خۆیانەوە لینکی ئەم بەرنمەیە شیر بکەن، تایبەتی لینکی یوتیوبی ئەم بەرنمەیە لە ڕێگەی سوۆسیال میدیای خۆیانەوە شیر بکەن، تاکو و بینەرانێکی زۆرتر بەشدار بن و بینەری بەرنمەکەمان بن. و سپاسی ئەو ئازیزاناکەم وەگوتم کە متابعی بەرنمەکەمانەکەن، لەوانە هاوڕێ ئاسۆزند کە سەرەتا سڵاوی کردو ئێستش کۆمنتێکی نووسیوە ئەڵێ لەو باوەڕێم نەخشەی سیاسی نوێی خۆرهەڵاتی ناوەڕاست لەم نەخشە نوێیان جمهوری ئیسلامی سەرنگوو نەبێ، بەڵام ئالتەرناتیڤی چەپ لە بەرامبەر ئەم گۆڕانکاریەدا بەرنامەی بەشداری دەسەڵات گرتنی لە ئەستۆی خۆی گرتووە یاخود هەروەک بەشداری سیاسی کلاسیکی خۆی دەنوێنێ. مەبەستیەوەیە ئایا چەپ ئامادەی هەیە لە حاڵەتی سەرنگوونی جمهوری ئیسلامیە لە بابەتەوە فەرموو. ئەوڵەن زۆر سڵاوم هەیە بۆ هاوڕۆ ئاسۆزەند، زۆر سپاس بۆ کەمنتەکەشی. منیش لەو بڕوایەدام لەم ئاڵو گۆڕانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتووەتە پێشێ، بەو لاوازیەی کە بەسەر محوەری مقاومەتی ئیسلامی هاتووە و هێزە ئەسڵیەکەشیان جمهوری ئیسلامیە بەو نەقشانەی کە دەوڵەتی ئەمریکا و حتا دەوڵەتی ئیسرائیلوانە هەیە، نەهایەتەن خودی ئەوان نەقشەی لاوازکردنی هەرچی زۆرتری جمهوری ئیسلامیان هەیە، بەڵام جمهوری ئیسلامی لەین حاڵە مشکلێکی گەورەتری لەگەڵ خودی کۆمەلگای ئێرانە، لەگەڵ کۆمەڵانی خەڵکە. خۆتان نەزانن ئێمە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە چەندین جار ئاخێزی زۆر گەورەی جەماوەریمان بووە، ئەوەی بە دەیمانگی 96 مەشهورە، ئەوەی بە ئابانی 98 مەشهورە، ئاخرینەکە ئەوەی 2 ساڵە بە دوای قەتڵی مەحسا ئەمینی مەشهورە. ڕاست جمهوری ئیسلامی مەسەلەن ئەم ئاخێزی ئاخریەکەی دوای 4-5 مانگ توانی کۆنتڕۆڵکە، نە لە ماوەیەکە کۆنتترۆلی کردووە، سەرکوتی کردووە، مەوجی ئەدامەکانی بووە، بەڵام هەر ڕۆژە ئێستاش لە شقامەکانی ئێرانە بەڕاستی خەباتی جەماوەری هەیە. ئەگەر دەرەجەیەک پاشەکشەشی بەو خەباتەدا بێ، بەڵام ئەوە بەڕاستی تۆفانێکە بەڕووی جمهوری ئیسلامیە دێتە مەیدان. من جمهوری ئیسلامی پێم وایە بەرەو عمری ئاخری خۆی ڕوا و تەواو دەبێت. لەم بینەدا نیرۆکانی چەپ و کۆمۆنیست چیەکەن؟ ئێمە لە ساڵی 2018 بەملاوە هەرە وەختەی کە یەکەم خرۆشی جەماوەری
دەیمانگی 96 بوو هەر بە هەستکردن بەم وەزیەتە ئێمە بۆ خۆمان وەکو حزب کۆمونیست کارگەری حکومەتیست جزئیوانە بووین هەنگاومان هەڵێنا کابێ کارێ بکەین شکڵ بدەین بە ئالتەرناتیوێکی چەپ و کۆمونیستی بۆ گرتنە دەستی دەسەڵات ئەم ئالتەرناتیوە چەپ و کۆمونیستیە نەتیجەکەی بوو بەوە 6 جەریانی چەپ کۆنفرانسی ستۆکۆڵمان بەرگوزار کرد پلاتفۆرمی ڕوخانی شۆڕەجێرانەی جمهوری ئیسلامیمان تەدوین کردووە وەڵعانیش پێی پایبەندین لەو وەختەوە ئەم هەڵسوڕانانەمان ئیدامە داوە بەڵام بەشێکی کاریگەرتری تەکمیلەی ئەم ئالتەرناتیوی چەپ و سۆسیالیستە لەنێو خودی کۆمەلگاکەیە ڕابەران و پێشڕەوانی کرێکاری ڕابەران و پێشڕەوانی خەباتە جەماوەریەکان ئێمە هەمیشە ئەم چەند ساڵە ئێستاش بانگەوازمانەیە ئەوانەژە بێ هەست بە مەسئولیت خۆڕێخستن دەست لە ناو دەزێگنا لە هەنگاوی هاوبەشی ئێمە و ئەوانە بەڵێ دەبێت تەلاژ بکەین حەول ئەدەین بۆەوەی ئالتەرناتیوێکی چەپ و سۆسیالیست بێت بۆ ئەوەی دەسەڵات بگرێت نازانم لێرەدا منزوری ئاسۆزان هاوڕێ ئاسۆزاندا شەریک بوون لە دەسەڵات چییە قسەی ئێستای هێزی چەپ و کۆمونیست لانی کە منم 6 جەریانەوە جملە حزبی ئێمە ئەوەیە هاوبەشی دەسەڵات لەگەڵ بەرەی ڕاست غیرە ممکنە لەگەڵ سەڵتەنەت تەڵەب و لەگەڵ مەشروتە خوازۆنە پلانی ئەوەڵ ئەوەیە واقعاً بە هیمەتی خەباتی چینی کرێکاری ئێران ژنانی ئێران لاوانی ئێران ئەو خۆرۆشە جەماوەریە هەیە کە واقعاً 2 ساڵەوە پێش نیسانیدا کاراکتەرێکی چەپی هەیە عاقبەت ئالتەرناتیوێکی چەپ و سۆسیالیستی دەسەڵات بگرێت ئەوەی تر لە تەناسب خواکانە چ مەسائلێک دێتە پێشێ ئەوە بەحسێکی دیکەیە بەحسی تاکتیکی مشەخەسە بەڵام ئەو چاوەڕوانیە و ئەو تێڕوانینە بۆ ئایندەی دوای ڕوخانی جمهوری ئیسلامی بەڵێ لەنێو هێزی چەپ و سۆسیالیستەکان هەیە و کاری بۆکەیت زۆر چاکە من ڕاحمە بەس بە پرسیارێک ئەمە کۆتایی بێ من کونجکاو بووم بزانم مەسەلەن حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و بڵێن جەریانی عەبدوڵای موهتەدیەوانە کە زۆرتر سەرکاریان لەگەڵ بەرەی ڕاستی بۆ ژوای ئێران هەیە ئەوان هەڵوێستیان چی بۆ لەسەر ئەم دانوستانە هیچ شتێکی وام نەدیوە من نازانم ئەگەر تۆ وتابایی کردووار بە کورتی بۆ کونجکاوم بزانم بەڕاستی ئەوان هەڵوێستیان چی بووە حقەتەکەیەوەیە بەتایبەت جەریانی شخصی عەبدوڵا موهتەدی و جەریانی عەبدوڵا موهتەدی تقریبا زۆر هاو قەدەمە لەگەڵ سەڵتەنەت تەڵەبەکان و لە ڕەزا پەهلەوی ئەوانە وا دیارە پەیوەندیشی هەر هەیە و ئەو تقریبا چوارچێوەی پرۆژە و پلانی لەگەڵ باڵی هەرە ڕاستی نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانیەوە بوو لە جۆرجتاونیش هەر لەگەڵ ئەوان بوو مەسەلەن بۆ ئاگاداری وەگنمونە وەختێ ترامپ هاتە سەرکار یەکەم کەسێک کە پەیامی پیرۆزبایی بە ترامپی فاشیستدا ڕەزا پەهلەوی بوو دووەم کەسیش عەبدوڵا موهتەدی بوو بەڵام حزب دموکراتی کوردستان تا ئێستا منی متابعەم کردووە پەیامێکم لێ نەدیتون هەرچەند ئەوانیش بە دوای ئەوەن بەڵام مەزورمۆیە لە ناسیۆنالیستەکانی کوردستانە یەکدەست نین جەریانی عەبدوڵا موهتەدی ڕاستترینیان و ئفراتیترینیانە و پەیڕەویکردن لە پرۆژەی ترامپ و ئەوانە حزب دموکراتی کوردستانوانە مقدارێک احتیاط دەکەن بەڵام ئەوانیش ئەساسەن ئەوان پێخۆشە کە دەوڵەتی ئەمریکا بە گورزی نظامی یا بە فشاری زۆر جمهوری ئیسلامی لەسەر کار نابڕێت زۆر باشە مەرحەب وەختێکی زۆرمان برد بووە من باسی هێنێ لە داهاتووشە حتمما متابعە و بڵین بە دوواداچوون بۆم باسە بکەین و قسەی لەسەر بکەین بەڵام لێریا کۆتایی بێبێنین و بچینە سەر باسێکی ترکەویش دۆخی سووریا تاوان دۆخی سووریا هەمیشە ینی کۆمەلگایەکە سەپڕە لە گۆڕانکاری هەموو ڕۆژە شتێکی تازە و لێتەکایەوە بەڵام ئەوەی کە لەم هەفتەیە ڕوویە لە دروستتر بڵێن دوێنێ ڕوویدا ئەرم کاتانە کەمێک درەنگتریش بوو کە ئەم هەواڵانە یەک بە دوایەکە بڵاوە بوونەوە کە بە جۆرێک لە جۆرەکان ئاڵوگۆڕێکی دیاریکرا و لە دۆخی سیاسی یاخود دەسەڵاتی بڵین ئەبوو محەممەد جۆلانی یاخود گروپەکەی پێک هاتەویش بەوە بوو کە خۆی وەکو سەرۆک کۆمار ناساند جام لەمڕۆ لە جێگای شتێکی بڵین تۆزێک پێکەنی ناویشم بینی نووسرا بوو ئەبوو محەممەد جۆلانی ڕایگەیان کە محەممەد شەرع سەرۆک کۆمارە ینی بە جۆرێک ئینەکە ئەتوانی ئاوا خولاسەکەیتەوە هێزێکی
سەر بە قاعیدە کە ناوێشتری لە خۆی نابوو لە دۆخێکی دیاریکراوە چوو دیمەشقی گرت و ئێستا بە پشتیوانی دەوڵەتەکانی ناوچەکەەوە بە تایبەتەوەی کە من متابعەم کردووە لە ڕووی میدیاییەوە سەیریکەی هەستەکەی عەربستانی سعودیش هەر لەم بابەتەوە پشتیوانی لێکاو بەر لەوەی بەرنامەکەش دەست پێ بکە هەواڵێکی ئاوان بینین لە تەلەڤیزیۆنەکانەوە کە بڵێ محەممەد سەلمان پەیامی پیرۆزبایی لێداوە بۆ بەناو محەممەد شەرع یاخودە بۆ محەممەد جوەلانی پیرۆزبایی لێ کردو لەوەی کە بۆ بەسەر و کۆمار یاخۆی ڕاگەان ئەحمەد شەرع بوو محەممەد جوەلانی من پێم خۆش نێ پێ بڵێم ئەحمەد شەرع هەرە مێ ناوەکەی کۆنەکەی بەکار محەممەد شەرع مەزورمە باش ئەوە ئیتر تێکەڵە بێ بەرحاڵ پەیامێکی پیرۆزبایی لێداوە بۆ ئەبوو محەممەد جوەلانی و پیرۆزبایی لێ کردو لەوەی کوا بۆ بەسەرەوە کۆمار قەتەر ئەمڕۆ بڵین ئەمیری قەتەر لەواچە سەردانی کرد بێ بە ڕسمی وە چوو بێت بۆ پیرۆزباییکردن و دەستگوشتین و لە باوەشکردن تورکیا ڕازیە بە بابەتەکە دۆخێکی تازە لە سووریای هاتوۆتە پێش بەرحاڵ ئەو پرۆسە و نەخشەی کەدا نابوو بە حسابی خوان کۆنگرەی نیشتیمانی بگرن یاخود بڵین دابنیشن لەو کۆنگرە نیشتیمانیا کێشەکان یەک لایکەنەوە و قسە لەسەر دەستورێکی موقت کرێ لەرە و کۆنگرەیە و یاخود باسی دەوڵەتێکی موقت بێتە پێش و هەموو ئەمە خرایە لاوە ئێستا بۆ محەممەد جوەلانی بوو بەسەر کۆماری جمهوری عەرەبی سووریا ئەمان عەرەبیەکان لێ نەکردەوە هەروەکو پێشتر چۆن بەعز وشەی عەرەبی نابە جمهوری سووریاوە ئەوانش ئەوان هەر پاراستووە کە ئەمە نیشانێدا کە ماهیەتەکان هەر هەمان ماهیەتە زۆر جیاواز نین لە ڕووی دژایەتی کردنی بە تایبەتی خەڵکی کورد زمانەوە لە سووریا لە حیزبی بەعز بەڵام ئەمە بە جۆرێک وای کردووە یاخودەوە بڕیارنی کە داوێتی یەکێک لە بڕیارەکانی ئەوەی هەموو گروپەکان خوان هەڵوەشێنەوە کە دیارە ئەبێ قسە لەسەرەوە بێ کە هەموو ئەو گروپانەی کە لە ژێر چەتری هەیئەت تەحریر الشامە هەیە هەمووەمانە خوان هەڵوەشێنەوە پەیوەست بن بە وەزارەتی بەرگری سووریاوە و دووبارە فشار و گوشاریش بێت بۆ سەر قەسەد یاخود بۆ سەر هێزەکانی سووریا دیموکرات بۆی ئەوانش خوان هەڵەشێنەوە پەیوەستنەوە بمەوە بەرحاڵ ئەوەی کە من یەتە بەرچاوم ئەوەیە کام دۆخە ناتوانێت ئاڵوگۆڕی جگە لە ئاڵوگۆڕێکی شکلی و ئەوەی کە سەرنجام بە جۆرێک ڕاستمیت بدات بەم ئیستیبدادی کە ئەبوو محەممەد جوەلانی و گروپی هەیئەت تەحریر الشام لە ئەوڵین ڕۆژۆدایان سەپانوە جگەلەوە ئاڵوگۆڕێکی ڕیشەیی پێک ناهێنێ لە دۆخەکەیە بەڵام لە هەمان کاتە بوارێکیش ئەخۆڵقێنێ بۆ ململانێکردن یاخود ئەوە کە پێیان وابوو کە ئەتوانن تەواو دەسەڵات بگرنیان لە هزار پێیان وایە ئەمە توانێت حەسمیکا بۆی کەوا هێزی دەوڵەتی پشتیوانیانە چاپۆشیان لێکە ئەوروپای یەکگرت و خەریکە عقوباتەکانە یاخود سزاکانە لەسەر کەمەکاتەوە ئەمریکا بەردەمای هاوکاریان بکە و کۆمەشیان بکە ئەوانە ئەمانە دیارە هەموو پشتوپەنایەکیان ئەوەیە ژیناوەکو ئەو منهەج وەکو ئەو تێڕوانین وەکو سیاستێک کە هەیەناوان ناتوانن نوێنەراتی خەڵکی سووریا بکەن خەڵکی سووریا زۆر لەوە پێشکەوتوتر و پێشڕەوترەکە بتوانن لە چوارچێوەی ئەو یاسا کۆنەپەرستە ئیسلامیانەیە قەتیسیان بکەن هەوڵێک هەیە بۆ دروستکردنی باڵانسێکی دیاریکراوە تحقیقکردنی هاوچەشەیە کە بە بڕای من جۆرێک مستەحیلە ئەوەیە کە دەسەڵاتێکی ئیسلامی کۆنەپەرستت هەبێ بەڵام لە هەمان کاتە ئاش بێ لەگەڵ دەوروبەرەکەی کێشە نەخۆڵقێنێ نەبێ بەسەر چاوەی شەڕ و شۆڕ و تیرۆر بۆ دەرەوە بۆ ناوخۆی ئەوانە کە ئەم معادلێ بە بڕای من زۆر زەحمەتە بێتە پێشەوە لەگەڵ ئەوەیە کە ممکنە لە کورتماوەیە فشار و گوشار بۆ هێزەکانی سووریای دیموکراتەوە بە تایبەتی ئەزمموی ڕۆژاوا بێت بەڵام من وای ئەبینم کە دەواازەیەک لە بەردەم ئەم ئەزممویا کرات و جاریشتی نوێنەراتی هەموو ناڕەزایانە بکە کە حتمما لە بەرامبەر ئەم دەسەڵات و هێزەیە دێنە مەیدان خەڵکی متەمەدین و خەڵکی دیموکرات خواز ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان خۆیان بە ئەلمانیەزان لە سووریا هەموو ترسیان لێنیشتووە کە ئەو دەستورەی کامجارە ئەبوو محەممەد جوولانی ئەینوسێتەوە شتێکی جیاواز نابێت لە دەستوری دەسەڵاتێکی کۆنەپەرستی ئیسلامی و ئەمە بۆ خۆی بڵین
ئاماژەیەکی هەڕەشە ئامێزە بۆ داهاتووی هەموو ئەوەی پێوتری ئەلمانیەت و پێشکەوتن خوازی و ئازادی خوازی و تەمەدون لە سووریایە. ئەمە دەواازەیەکە کاتەوە بۆ ئەم ئەزمموی ڕۆژاوا کە ئەوڵ بە دۆست و لایەنگر لەسەر تاسەری سووریا پیاکە و بێ بە سەرچاوەیەک بۆ بەهێزکردنی هێزی بەرەنگاری لە بەرامبەر ئەم ئەزممونە ئیسلامی کۆنەپەرستانەیە. تا چەند ئەماکە ئەمە مەسلەیەکە کەوتوتە دەست ئەم ڕابەران یاخود سەرکردەکانی ئەم ئەزممونە بەش بە حاڵی خۆ من زۆر ڕاستی گەشتبین نیم بەمە ئەستەکەم لەلایەکی تریش هەسەدە لەژێر گوشاری پارتی و هەروە ئەمریکا و هەروە ئیسرائیل و هەروە هەموو بەرەی بڵین ڕۆژاوا و خۆراوا و بەرەی ئیمپریالیستی جیهانیایە کە بە جۆرێک کارێ بکەن واناویش بەشێک لەم مەلغەمە کۆنەپەرستانەیە کە لە سووریایە خەریکە دروستە بێ یاخود ئەگەر ناشبێت بە بەشێک لەوە بە بەشێکی دیاریکراو لە مجموعەیە شتێکی بابەتێکی وەکەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ڕازی بێ ئەویش وەکو باشزانی و ئەزمونونەکەی باشزانی لە هەرێمی کوردستانە خەریکی ڕاوڕوت و بەکارهێنانی سامانی گشتی بۆ خۆ دەوڵەمەندکردن و دروست بوونی چینێکی ئاوا مشەخۆری وەکۆی کە لە هەرێمە ئێستا لە دەسەڵاتە ئاوایە بینم بەڵام ئەمە دەواازەیەکە کراوەتەوە پرسیارێکی گەورەیە لە بەردەم ئەم ئەزممونیا هاتوۆتە پێشەوە. تاوجەی بە دۆخی سووریە بگەڕێتەوە قەتەکەیەوەیە جارێ ئەگەر گشت سووریە لە نەزەر بگرین لە دۆخێکی زۆر نالەبارایە متمان بێ هەروەختش ئێمە قسەمان کرد ئەڵان لە 2011 کۆتۆ تەمەشایەکەی ئەو کۆمەڵگایە نقمی دەورانێکی زۆر زۆر ناخۆش بووە ڕاستە هەر لە 2011ەوە بەشی کوردستانی سووریە و ڕۆژاوا تەجروبەیەکی جیاوازتری تێی کرد و ئێش و ئازاری خەڵک واقعان کەمتر بوو و بە دەرەجەیە تەجروبەیەکی مثبەتیشی تیا بوو بەڵام ئەویش مدام لە شەڕ و شۆڕا بەکار برا شەڕی گەورەی کوبانەی بوو شەڕەکانی دیکەی کە درێژەی پەیدا کرد تا داعش شکستی خوارد بە هەزاران کەس جانیان بەخت کرد یعنی بۆ معنایە زۆر شەڕ و پێکدادان و ئەوزاعی نالەباری لەکەوتەوە دەرحاڵە و بەشە تەجروبێکی مثبت بوو بەڵام گشت سووریا ئەبینین نقمی چه ئەوزاعێکی چ لەباری ئابوووریەوە گرتوێتی لەباری بەتایبەت تا وەختی دەسەڵاتی ڕەشی بەشار ئەسەدیش بوو ئەو بەشانەی ئەو حاکم بوو بەسەریا لەو شوێنانەی دیکەی شەڕ بوو لە ئێدلبێک کە قەولی تۆ محەممەد جۆلانی تیا حاکم بوو هەموو ئەمانە بە تۆری واقعی خەڵکی سووریە لە هەر بەشێکی جۆری تووشی کێشەی زۆر بوون بەرحاڵ ئەم ڕووداوی کە لە 8 دەسامبر ڕوویدا و نهایەتەن بەشار ئەسەد هەڵات هەر بۆ معنایە ئەم حکوومەتی 53 ساڵەی خانەدانی ئەسەد لاچوو معلومە تەناسخواکە گۆڕا ئەوزاعەکە تەفاوەتێکی بەسەرا هات هەرە وەختە بەتایبەت بەشە زۆر لە کۆمەڵانی خەڵک لە دمشق و شارەکانی دیکەش دژێر چنگی ڕەشی بەشار ئەسەد نەجاتیان بوو خۆشێکی زۆریان بوو ئەو کات من بەش بە حاڵی خۆم کتوتم ئەو خەڵکە حەقیانە خۆشی بکەن لە دەست دەسەڵاتێکی ڕەشتیان بووە بەڵام بەداخەوە ئەم خۆشیە کاتیە ئەم خۆشیە کاتیە چونکی ئەم هێزەی ئەڵان بووە بە دەسەڵاتی یەکەم لانی کەم وەڵان خۆی نێوناوە ڕێی جمهور باگرۆندەکەی معلومە پێشینەکەی معلومە ئیدۆلۆژی و سیاستەکان معلومە هەر دەرەجە لە ئیسلاحیشیان لە نێو خۆیانە پێکبێنێ بە تەوری واقعی نە سیاسەتیان نە دواتر ئابووریان نەکردەوەی ڕۆژانەیان خۆشیەک بۆ کۆمەڵانی خەڵک ناهێنێ و هەر لێستاوە هەر لە دەستپێکەوە معلوم بوو حتا ئەیانەوێ ئەو سیستمی ئستبدادی زیندوو بکەنەوە ئەوژەوەیە مەسەلە هەر خودی ئەحمەد شەرع یا محەممەد جۆلانی نییە معلومە پرۆژەکە هەم بۆ پێشڕەویەکانی بەرەو دمشقوانە وەختە تورکیا تیا شەریک بوو قەتەر تیا شەریک بوو ئەگە عەربستانی سعودیش ئەو وەختە ڕاستەوخۆ تیا شەریک نەبوو بێت
بەرحاڵ عاقبەت پێی رازی بوو حتا ئیسرائیل دواتر پێی رازی بوو لانیکەم و ئێستاش ئەبینی ئەمەی ئاوا بە پەلا ئەیانوێ ئەساسی دەسەڵات بدەن بە محەممەد جۆلانی و بوو بەسەر کۆمار و ئێستاش معلوم نییە نەرەفراندۆمێکە کرێ بە قولی تۆ نە ئەو کۆنگرەی نویان نابوو کۆنگرەی نیشتمانی نە ئەوە بەرپاکرێ هەمووانە وعدە بوو لە خدمەت چیە لە خدمەتەوەیە استبدادێک زیندووکەنەوە کە لە پشتیەوە دەوڵەتی تورکیا هەیە قەتەر هەیە تۆکتۆ عەرەبستان هەیە بە احتیمالی قەوی ئوردون هەیە لەوانەیە ئیسرائیلیشی پێرازیکەن هەروەی واتۆڵی لەگەڵ دەوروبەر کێشەی نەبێ بۆی بەسەر خودی کۆمەلگای سووریەدا داسەپێن و بەری هەر جم و جۆڵە بگرن دوو حاڵەت هەیە یانم پرۆژیان بۆ چێتە پێشێ کەیتە دۆخێکی زۆر خراپی ئستبدادی ڕەش باز ئاسا دووبارە زیندووە بێتەوە و لە قالبێکی دیکەیە یا نا منیش پێم وایە بە ئاسانی بۆیان ناچێتە پێشێ کۆمەلگایەکی متەنەوع سووریە بەڵام لە عینە حاڵە ئەنواعی جەریانات و گروپی حتا چەکداریشن بەرحەڵ سیاسەتیان جیاوازە ڕەوشیان جیاوازە بەشێکی کوردستانی سووریە بەشەکانی دیکە حتا بەشێکیان واقعان هەر ڕەجعین لە مەناتقەکانی دیکان سەدانە نەوێنن نەتیجەکەی چی لێ دەبێ شەڕ و شۆڕی لێکەوێتەوە هەرجومەرجێکی لێکەوێتەوە سناروی ڕەشێکی لێکەوێتەوە لەم بەشەدا لەم بینەدا مەسەلەی کوردستانی سووریە و ڕۆژاواچی بەسەردێ یەکەمەوی بە تەوری واقعی لەستاوە هەموو شتێکی پێشبینی ناکرێت ئەوانش لە بەرابەر زۆر ئەگەردا هەن لە بەرابەر زۆر فشاری جۆرا و جۆرا هەن لە سەروی هەمویانەوە دەوڵەتی فاشیستی تورکیە و هەرەشەیەکی گەورەیە لە سەریان لەوانەیە لە داهاتووە هەر لەگەڵم دەوڵەتی محەممەد جۆلانیە دەستێکەڵکەن هەرەوەی واڵێن ئەلان هێزی چەکداری هەموو گروپەکان خۆیان هەڵوەشێنەوە بەشێکی ئەسلیان بە تەوری واقعی مەزوریان هێزەکانی سووریە دموکراتیکە بەشێکی زۆر مەزوریان ئەوانە دەناوانی کە ئەوەندە ئەو جەیشی نیشتمانیە یا هەرچێکە کە سەر بە تورکیەیە ئەوە ئەبن بە جوزی ئەرتەشی داهاتووی سووریە و هەر لەگەڵ هێزەکانی محەممەد جۆلانی شەریکە بن بۆ گرتنە دەستی هەموو جونگەکانی ئەسلی اقتصاد و سیاست و دەسەڵات و هەموو ئەوانە مەسەلەن ئەوەیە نیرۆکانی سووریای دموکراتیک باشێنەوە ڕەنگە ئەوەتە ئەمجارە نەبێت ڕاستە خۆ بنێوی دەوڵەتی تورکیا ئەمجارە بنێوی هەر دەوڵەتی دمشق و ئەوە هێرش بکەنە سەر کوردستانی سووریە سەر هێزەکانی قەسەدا وەمە خەتەرێکی گەورەیە بە پاڵپشتی تەواوی خودی دەوڵەتی تورکیە تا ئەو جێگەی بەخواست و ویست بگەڕێتەوە قسەی تۆ دروستە ئەگەر خودی هێزەکانی سووریە دموکراتیک پێدە و یەپێگە و ئەوان لانەکەم حل لەو چوارچەوەی سیاستانی ئێستای کە خۆیان هەیە ناڵێن ئێمە ئەلمانین مەسەب و دەوڵەت ئەبێ لێکجیابێ لانیکەم کێشە و دووبەرەکایەتی و چەند بەرەکایەتی قەومی و مەسەبی نابێ وجودی بێ لانی کەمێک لە مافی شارۆمەندانی کۆمەلگا و مافی ژنان بەڕسمێت بناسرێ گەر ئەمانە هەر لەسەری ساغ بن بیکەن بە پلاتفۆرمێک بۆ کولی سووریا دەیەتوانن وایە بەرەیەکی ئازادی خواز متەرەقیتر لە دەوری خۆیان کۆکەنەوە و ئەو وەختە ئیتر چوارچەوەی سیاستیان و ئەقداماتیان هەر مەحدود نەکەنەوە بە چوارچەوەی کوردستانی سووریا بەڵکە ببن بە هاندەری هەر هێزێکی ئازادی خواست تەرەقی خواست لە گشت سووریا کە بچێ بە گشت دەسەڵاتی مرکزی محەممەد جۆلانیدا ئایا ئەمە دەکەن یان ناکەن لێستاوە بەڕاستی پێشبینی ناکرێ چونکی هەلو مەرجەکە بەڕاستی زۆر زۆر ئالۆزە بەڵام ئەوەی ئەبینرێ من پێم وابێ ئەوەی ئەیبینین ئەوزاعەکە بەرەو خراپتر بوون ئەڕوا چ بەباریەوەی ئستبدادی دەوڵەتی دمشق زیادکە یا چ بەباریەوەی ببێ بە شەڕی نێوخۆیی و هەرجومەرجێک لە کۆمەلگای سووریەدا هەر دووبارەکەی دووکەڵەکەی چێتە چاوی کۆمەڵانی خەڵک کۆمەتێکی هاوڕێئاسوات و دووبارە بەس من بەر لەوەی کە وەڵامی ئەو کۆمنتە بینەوە ئەروە سەرنجێکی کورد بڵێم لەسەر دەسەڵاتی
ئیسلامی سنی بە تایبەت ئیسلامی سیاسی سنی هەموو ئەزمونونەکانی ئەم ناوچەیە نیشانی ئەدا لە هەر جێگایەکە ئیخوانیەکان و ئەم گروپانە هاتە بن دەسەڵاتیان گرتبێ تەنها مەسەلەکەەوە نەبوو کە ئیستیبداد و سەرکوتدا سەپاوە مەسەلەکەەوە بۆ کە ئەسانەوەی کە پێوترێ کۆمەلگا لە بین چووە ئەوەی کە پێوترێ پێکهات و یاخود بڵێن تەونی کۆمەلگا لە بەریەک هەڵوەشاوە و تووشی شەڕی ناخۆ بوون تووشی ئاواری بوون تووشی سەرگەردانی بوون خەڵک بەڕاستی لە ژێر سای دەسەڵاتی ئیسلامی سیاسیەوە ئەم هەڕەشەیە ئەمڕۆ لە سای ئەم دەسەڵات دارێتی و باڵادەستی ئەم گروپەوە دیارە بەسەر سەری سووریا شاخولێتەوە ئەزمموی ڕۆژاوا لە بینی دووڕیانەکە ڕاوەستاوە فرسەتی ئەوە هەیە ببێ بە زمان حاڵی هەموو ئازادی خوازی لە سووریایە و ئەو بەرنمەی کە هەیەی و بەڕاستی سەرەتاکانی ئەوەی هەیە ینی حقەتەکەەوە بڵێن هەمیشە و دایم جوڵانەوەی ناسیۆنالیستی لە کوردستانی خۆمانە لە هەرێم بڵێن یاخود لە ئێرانە ئەوەی کە جوڵانەوەی ناسیۆنالیستی بوو هەمیشە و دایم بە بابەتەکانی و بە قسەکانی هەتا کۆگەر زۆریش تونندڕەو نەبوو بێ لەسەر ناسیۆنالیزم و کوردایەتێکی خۆی بەڵام ئەلتەرناتی و تێگەشتەکانی بۆ دۆخەکار تەنها لە قەتیزماوە لەوەی کەوا چارەنووسی کورچی لێدێ و کورچەنێ مافوەرەگرێ و چۆن ئەمە حزابە ناسیۆنالیستانەت و ئەم بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەستکەوتیان هەبێت و بەشدار من لە دەسەڵاتە هەموو چوارچێوەکەیان ئەمە بووە پەیامی ئەزمموی ڕۆژاوا تا ئێستاوانە بووە پەیامی ئەزمموی ڕۆژاوا باس دا کۆمەلگای دیموکراتیەکە باس دە دامەزراندنی نوێنەرایەتی خەڵگەکە باس دە بەڕێوەبردنی خۆسەری ئەکا و ئەمە بۆ خۆی توانێت سەرەتایکی تازە بێ بەڵام ئەمڕۆ ئەما بێ تەرجمە بکرێ یاخود بکرێ بە سیاسەتی دقیق و عملی و ڕۆشن کە خەڵک بتوانێت پشتیوانی لێ بکە بۆ بێ بە ناوکۆکەی بەرەیەکی سەرتاسەری گەورە لە سووریا بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دۆخە نالەبار و نەهەمواری کە ممکنە بەسەر سووریا بێ بەرحاڵ پرسیارەکەی ڕێئاسۆ ئەمەی هەڵێ ئایا چ بەرنامەیەکی واقعی هەیە و هاوکاری بۆ هاوکاری نمونەی بەرخۆدانی ڕۆژاوا کە زۆر گرنگە لەم بارە هەستیاردا بپارێزێ لە هێرشی تورکیا و دەسەڵاتی ئیسلامی کۆنەپەرستی کە دەزانی بە تایبەتی بەرنامەی سیاسی ڕۆژاوا پاراستنی مافی ژنان و ژینگە بەشێکی گەورەی بەرنامەیە خۆسەریە ئەوەی کە من بیبینم ئەوەیە کە چەپ نەگەێستا هەر لە سەرەتا و لەو کاتەوە کە ئەزمموی ڕۆژاوا لە بەرامبەر تیرۆریزمی ئیسلامیە دەرکەوت و هاتە مەیدانوانە هەر لەو کاتەوە بەشێکی زۆری فعالین و هەڵسوڕاوانی چەپ لە دنیاە لە سەر تاسەری دنیاوە ڕۆیشتن و بەشدار بوون لەم ئەزممونەوە پشتیوانیان لێکرد تا جێگای بە هەڵوێستی سیاسی بە تایبەتی چەپی کوردستانی ئێران و عێراق بگەڕێتەوە جگە لە پشتیوانیکردن و هاوکاریکردن و لە خۆپیشاندان و ناڕزایەکان بەشداری کردن و لە پێشەوەی هەموو ناڕزایەکانە تەنانەت لە هەرێمیش بۆ پشتیوانیکردن لەم ئەزممونە جگەلەوە کارێکی تریان نەکرد و هەمیشە و دایم هەر ئەمە بووە کە خولیایان و بڵین ئەوەی کە مەشغوڵی بوون ئەوەی کە بەرنمەیان بووە من دیارە پێم وایە لەمە ئەمە هەر دووبارە هەر ئەمان ئەو هەڵوێستەیە کە ئێستا ژەتوانێ هەبێ و ئێستا ژەتوانێ بەردەوام بێ بەرحاڵ من وازانم ئەگەر قسەیەکت هەیە هاو ڕەحمان سەبارەت بەم کۆمنتە بە کورتی و بچینە سەر بەشی سێم و ئەخیری بەرنمەکەمان کە زەرورە بەر لەوەی تۆ بەجێمان بێڵی کازانم لە دەقە زیاتر نەماوە بەڵێ فەرمو منە بێ ساعتی هەشت ئەم شۆکە بەجێتان بێڵم تۆ بۆ خۆت درێژەی بدە کاتێتر جوبران یەکەمەوە بەرحاڵ با من لە پێشە لەسەر کامنتەکەی هاوڕە ئاسۆزەند تۆ تەوزیحاتێکدا من شەرە تەوزیحاتم هەیە مەسەلەن دەورەی پێشوو بە شەڕی گەورەی و قارەمانانەی کوبانیدا یا ئەو وەختەی ئەو لایە حیان بەرابەر بە مافی ژنان دەربڕی ئەو شێوە ئیدارەی خۆسەری و بە دەرەجەیەکی زۆر دەخاڵەتدانی کۆمەڵانی خەڵک ژن و پیاوەوانە هەمووانە ئێمە وەکو چەپ و کۆمونیستەکان لێ ئاگاداری بوون جێگای تەئید بووە ئەلا ڕەغمی هەر ملاحەزە و کەم و کوورەیەکیش کە بینراوە بە تایبەت لە جریانی شەڕی قارەمانانەی کۆبانیدا واقعاً حمایەتی گەورەیان لێکرا لێرە بە مزاهرەکان و ئێمەش وەکو هێزە چەپەکان شرکەتمان بوو من بە هەر وەختە خودی هاوڕە شەماڵعەلی تۆ بۆ خۆت دەزانی ئێمە وەفدێکی حیزبی کۆمونیست کارگەری حکومەتیست
ساڵح مسلم و وەفدێکی ئەوانمان دیداری حزوریمان لەگەڵ کردن و حتا ئامادەگەی ئەومان دەربڕی بەڕاستی کادر و کەس بنێرین لە کاتی شەڕەکەی کە بەرابەر بە داعش و لە کوبانی بوویان و کوتیان واقعیتەکەوەی مەجال نییە و ڕێگاکان بەسراوە. مەزورمەیە چەپی هەم ئێمە وەکو حزبی حکومەتی ئەو کات هەم چەپی ئێران بەڵێ لەو لایەنە پێشکەوت و خوازانەی تەجروبەی کوردستانی سووریا پشتیوانی کردووە. بەڵام لە عینە حاڵام ئەجملە من مەلاحەزە و نەقدیشم هەیە. من پێم وابێ ئەوەی ئەڵام بە دەرەجەیەکی زۆر خودی کوردستانی سووریا بەرەو ئەوە بڕوە ئستراتێژیکەن سەرنوشتی خۆی گرێبدا بە هەڵسوکەوتەکانی ئەمریکا و بەتایبەت دەنگۆی خراپی نزیکی لە ئیسرائیلوانە کە تا ئێستا نەبووە منزورمەوە بێ هەڵەیەکی گەورەیە ئەوەی کارم بەوە نیە لە سەطحی تاکتیکیدا لە معاملەی ڕۆژدا چی بکرێت. ئەمە لەولایەوە یەک ملاحەزەی دیکەم هاوڕە شەماڵەیە بنەزەم ڕاستەکەی کولەن تەجروبەی کوردستانی سووریە و خودی پێدە و یە پێگەوانە لەگەڵ کوردستانی عێراق لەگەڵ تەجروبەی یەکێتی پارتی حتا لە کوردستانی ئێران حزب دموکرات متفاوت بوو و مثبەتر جوڵاونەتەوە. بەڵام منی پێم وابێ ئەمانیش ئێشتا کوێ لە نێو کولی ئەو داوخواز و مەسایلانەی کە بۆ کۆمەلگا مەترەحە بەتایبەت زیاتر لەم دەورانەدا مەسەلەی فەقەت جەنبەی مەسەلە ملیەکە خەریکن تۆخترەکەنەوە بەرجەستەیەکەنەوە ئەوانە بەنەزەرمەوە دایانە بڕێ لەو خاستوێ ئەوە قسەی تیانە مافی خەڵکی کوردستانی سووریا دەبێت پارێزرێ نابێت هیچ جۆرە زڵم و زۆرێکی ملی یا هەر زڵم زۆرێکی دیکە لەسەر کۆمەڵانی خەڵکی سووریا بمێنەوە حەقێکی واقعیە. بەڵام هەر لەم دەورانەدا اتفاقاً لە دیالۆگێکی دیکەدا بەڕاستی کەسێکی شارەزای کە بۆ خۆشی ڕاوێژکارێکی جریاناتی ناسیۆنالیستە قسەیکی زۆر حسابی کرد. هێزەکانی سووریای دموکراتیک کە تحتی ڕاهبەری مەزلوم عەبدی بوون و فقط وەکو هێزی کوردستان خۆیان دەرناخەن 120,000 یا تا 140,000 نیرویان هەیە ئەوان بۆ دەست پێشکەر نەبوون پێش ئەحمەد شەرع چەند دمشق بگرن. ئەحمەد شەرقێ کە 50,000 بەدەستەوە بوو ڕاستە تورکیا حمایەتیان کرد. ئەهان توانەی هێزەکانی سووریای دموکرات وەک هێزێکی سەراسەری سووریا دەربکەون باشتر مثبەتتر متەرەقیتر لە هێزی ئیدلب و ئین بوون با ئەمڕۆ واقعاً لە دمشق بەجێ ئەحمەد شەرع ببوایە بە تەرەف حسابی دەوڵەتان و هێزە سیاسەکانی نێوخۆ و دەرەوە با مەزلوم عەبدی و ساڵح مسلم و سوزانم ئەوانەی کاراکتەرەکانی عەرەب زمان یا بەشەکانی دیکە بوون بۆ وایان نەکردووە بەنظرم دەلەکەوێ خۆیان زۆر قەتیس کردوێتەوە هەر بە مەسلەی کوردەوە دەنا بەنظرم ئەمە تێبینیەکی دروست بوو. ئەمڕۆیان توانی وەکو هێزی سووریای دموکراتیک کە مافی هەموو خەڵکی سووریانەوە و عەلجوملە مافی خەڵکی کوردستانی سووریەش بە تەکمیلی دەربکەوتیان شاید ئەو وەختەڵان هێزی ئەحمەد شەرعوانە لە پەراوێزدا بواە. ئەم بەلاحزەیە بۆیە دەرەبڕم ئەساسەکەم بەشێک ئەو جەنبەی فقط خۆ قەتیسکردنەوە بە مافی ملی لە کوردستانی سووریا بەنظرم لە تمەیان لێدا منی پێوێ سەر ڕای پێداگری گەورەیان لەسەر کۆتایی هێنان بە هەر نەوع زوڵمێکی ملی هەم لەسەر خەڵکی کوردستان یا هەر بەشێکی دیکە گەر لە سووریا هەیە من بە دەقیقی نازانم لەعینە حاڵا هەرە و پلاتفۆرمەی کە بەو دەرەجەی لە مافی ژنان حمایەتیان کردووە بەو دەرەجەی کە دفاعیان لە ژینگە کردووە هەروەک هاوڕێ ئاسۆزان نووسەتی بەو دەرەجەی کە باسی عەقبەت خۆ بەڕێوەبەریەکیان کردووە کە کۆمەڵانی خەڵک لە شار و لە گەڕک بخۆیان تیا بەشدار بن و پێی بێگانە نەبن وەکو سیستمی پارلمانی کە لە عێراق هەیە و لە ئێران هەیە و لە خودی کوردستانی عێراق هەیە. بەنظرم ئەگەر ئەو نەوعە ڕەوشە مثبەتانە سعی بکەن بیگرن بەدەستەوە بۆ بەشەکانی دیکەی بەشخوراو لەنێو خودی خەڵکی سووریەدا قازانجی تیاکە. زۆر باش بەرحاڵم باسە تەواوەکەین ڕەحمان تۆ 5 دقەت ماوە من پێم خۆشە لەسەر پلانی ترامپ بۆ پاکتاوی دینی بۆ پاکتاوی ئیتنیکی لە فەڵەستینیش لەم 5 دقەیە باری سەرنجی خۆ دەربڕی و من دوای تۆ
بەرنامەکە درێژە پێدەم لەگەڵ بینەرانی ئازیزە فەرمو. سەرنجەکە ئەوەیە بەرحاڵ هەرە جۆرەی چاوەڕوانەکرا ترامپ فاشیستە، دەوڵەتی ترامپ دەوڵەتێکی فاشیستیە. بەڕاستیتە من کەم هیچ فەرقێکی لەگەڵ دەوڵەتی نازی و دەوڵەتی هیتلەری بۆ قایلمی. تۆ تەماشا بکە لە ماوەی و دەڕۆژەی هاتووە سەرکار ئەو کارەی کە لەگەڵ خەڵکی پەنابەر یاوەی مەهاجری پێڵەن جا کۆلۆمبیاییە مێکزیکیە ئەیکەن بە ئەو پەڕی بێحورمەتی بە ئەو پەڕی دژی ئینسانیت خۆمەرە و کارەیە کە وەختی خۆی هیتلەریش لەگەڵ یەهودیەکانی کردیتر یا لەگەڵ کۆمۆنیستەکانی کرد یا لەگەڵ سودانم زەگەنارەکانیان پێڵن وەختی چه تەفاوەتێکی ئەسلی هەیە. ئەوە لەلایەک بەتایبەت ئەم قسەی کە لەسەر غەزایکە زۆر بێشەرمانە و ئەو پەڕی فاشیزمە ئەڵێ 1.5 ملیۆن خەڵکی غەزەی کە بەحاڵ ئەوێ سەرزەویانە شوێنی ژیانیانە نالەباری و ناڕەحەتیە تیاژیاون و ساڵهاشە بۆ دفاع لەمانەوەیان لەوێنە عاقبەت تێوە چوون لەگەڵ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل زۆر بە ئاسانی دێ ئەڵێ بێ ئەم 1.5 ملیۆن خەڵکە ئەسم بڕۆن بۆ مصر بڕۆن بۆ ئۆردۆن. ئەڵان دەوڵەتی مصر و ئۆردۆن قبولیەکەن یا قبولی ناکەن و تا ئێستا قبولیان نەکردووە، بەڵام بەڕاستی نازانم تا چەند ناتوانن لە بەرابەریە ڕابوەستن. ئەم فاشیزمە توانێت زۆر کار بکە. من اتفاقم پێم وایە بێ پێم وایە لانی زۆرەکەی وەیە عەمەلی نەبێ. هیوادارم هێشتا کوونێ ئاستی نێونەتەوەیی و زەختی جەماوەر لە هەموو دنیا و سودانم ناڕەزایەتی حەقوازانە وها ببێ بە فشارە بەری ئەم فاشیزمەی دەوڵەتی ترامپ بگرێ دنا ئەبێ بە جددی بگیرێ وانە هەر بۆی نەکرێت لەوانەیە دایسە پێێنێ دنا دەستی دەوڵەتی نەتانیاهوو ئەگرێ ئەکاتەوە بۆ نەسڵکوژی زۆر زیاتر. هەر ئەمڕۆکە نازانم ئەڵان ڕقەمەکە 50 ملیۆن دلارە چەندە کە گوۆیە دەوڵەتی بایدن هەر نردویەتی بۆ غەزە و بۆ هەر ئەمڕۆ قەتی کرد تاعتی ناوی ئەوەی ئێمە چوین تاقاتمان کردووە دراوە بە کاندۆم لە غەزە جاوت شرفتی عینی بەم قسەیە ئەوە شرفتی بە قازانج و بەرژەوەندی ئەمریکا هەیە. بەرحاڵ دیانی کۆنە پەرستر لە دەوڵەتی بایدن کۆنە پەرستر لە هەموو دەوڵەتانی دیکەی ئەمریکا خەریکە ئەڵعانەوە هەم لە نێو خودی ئەمریکادا سیاسەتە فاشیستیەکانیە با پێشەوە و هەم ئەمەی بەرابەر بە غەزایوە بەڕاستی خەتەرێکی گەورەیە. بەڕاستی من لە پاکتاوکردن نەدەم نەوی بڵێ چی لە نەسڵکوژی بۆلاترۆیە عاقبەت هیتلەریش بەپێی ئەو تاقیقاتە و ئەو شتەی تاریخ وتوێتی 6 ملیۆن کەسی برد لە ئاشوێی زداینان ئەم ئەڵێ 1.5 ملیۆن کەسن ناڵە بچن زندان ئەڵێ بچن لە گۆشەیەک لە میسر لە گۆشەیەک لە ئۆردۆن باش ژیانی عادی بکەن یانی سییانیاڵێ تۆ بەو خەڵکاڵە تۆ دەست هەڵگرە لە هەموو بنەماکانی خۆت لە هەموو شتێک کە تۆ تەعەلقت پێ هەیە و طبعاً خۆزانن ڕاستڕەوە فاشیستەکانی ئیسرائیل فەورەن حمایەتیان لێ کردووە. قسەی ترامپە ئەڵێ غەزە جێگای ژیان نەماوە ڕاستڕەوە فاشیستەکانی ئیسرائیل وتیانە جار لەوێ ناچین ئاوەدانیەکەینەوە ئەیکەین بە مڵکی خۆمان. دەنەچە من پێم وابێ لە درێژەی وە لە چوارچێوەی فاشیزمێک کە هاتۆتە سەرکار لە ئەمریکا و خەریکە ئەوزاعی دنیا و ئەوزای خودی ئەمریکاش واقعاً ئەشڵەخێنێ ڕێگای ئەوەیە ئایا بەشەریەتی ئازادی خواست سەنگەرێک گەگرێ ڕاوەستانێک لە خۆی نیشانەدا و هەر جملە لەسەر ئەم مەسەلەی غەزا بەڕاستی جێگای نیگەرانی جددیە. زۆر باشە دەستە خۆش ڕەحمان نەزام لەوە زیاتر ناتوانین لەگەڵمان بەشدار بیا و ڕێحمان بەڵام من لە بری تۆژی دامادەم چەند باسێک ماوە کە نامارکردنی یاسای باری کەسێتی و قسەیەکیش لەسەر کوشتنی سەروان مۆمیکا بکەم بەڵام ئەزانم کە تۆ لەوە زیاتر ناتوانانی بەشدار بی لەگەڵمان زۆر سپاس و ماندوو نەبی و منی زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ بینەرانیش لە دەورەکانی تر و بەرنامەکانی ترە حتمما جبرانێکم زۆر سپاس زۆر چاک.
بڵێ ئازیزان من لەگەڵتان بەردەوامم باری سەرنجی خۆم سەبارەت بەم خاڵە بڵێم کە ئاورە ڕەحمان هەندێک شایەتی پێدا من وازانم هەر وەک ئەورە ڕەحمانیش باسی کرد ئەمەی کە ترامپیکە زووتریش بەر هەر لە سەرەتای ئەوەی کە ڕۆژێک دوای بردنەوەی لە هەڵبژاردنەکانە من ئەمەموت کە ترامپ نوێنەراتی فاشیزمی دنیاکە نوێنەراتی نیۆ فاشیزمی دنیاکە فاشیزمێکە وەک فاشیزمی ناوەڕاستی سەدەی ڕابردوو یاخود نیوەی یەکەمی سەدەی ڕابردوو پشتیوانی لە ئابووری دەوڵەت ناکرد و بە جۆری لە جۆرەکان باسی لە ڕێخستن و سازدانەوەی ئابووری لەلایەن دەوڵەتەوە ناکات ئەم نیۆفاشیزمە نیۆلیبرالیزمە لە هەمان کاتە فاشیزمی بازاری ئازادە بەرحاڵ ئەمەی کە ترامپ لە بەرامبەر فەڵەستینە ئەڵێت و ئیدعایەکە وەلانانی نەک تەنها پرینسیپە ئینسانەکانە لێ وەلانانی پرینسیپە نێودەوڵەتیەکانە ئاخرین جار کە ئەمە ڕوویدا پێش شەڕی جیهانی دووەم بوو وەختێک کە لە سەردەمێ ئەوەی کە پێوترا عوسبەی ئومەم معلوم بوو کە عوسبەی ئومەم ناتوانێت ڕێگە بە کەس بگرێ کە داژی کاری بکە یابان مەنشوریای گرت هتلەر پۆلۆنیای گرت و هەموو ئەو شتانەی کە ئیتفاقاتی لەسەر کرابوو لە چوارچێوی عوسبەی ئومەما خەریک بوو دەوڵەتەکانی و دەوڵەتە گەورەکان ژێر پێیاننا ئەڵمانیا و یابان و ئەم دەوڵەتە چەک بەدەستە زۆر زەبەلاحانەی دنیا و ئابووریە گەورانی دنیا لەو کاتەیە ئەم کارایان کردو ئەمە بۆ بە دەواازەیە کرایەوە بۆ جەنگی جیهانی دووە ئەمە ئێمە ئیبینین لەم ڕۆی دنیاەوەی کە ترامپیکە ئەو ئیدعانێکەیەکە قەناتی پەنەما ئەگرمەوەمەی خۆمانە کەنەدا بێبەوە ویلایەتی پەنجاویەکەمینی ئێمە یاخود گرینلاند دەبێ بێتە ژێر دەسەڵاتی ئەمریکاوە و بەکڕین بە یاخود بە زۆر بێ وەری ئەگرین هەموو ئەمانە نیشانەی ژێرپێنانی ئەو شتەیە کە پێوترێ یاسای نێودەوڵەتی یاسای نێودەوڵەتی یاسای پاراستنی بەرژەوەندەکانی چین سەرمایهداری دنیا و ڕێکەوتنیانە لەگەڵ یەکترا بەڵام هەر وەک چوون وەختێک دەوڵەت وێرانە بێت لە وڵاتێکە دەوڵەتێک تەنانەت بۆ ژوازیش کاتێک وێرانە بێت لە وڵاتێکە ڕێگا بۆ شەڕی ناوخۆوە شەڕی بینی عسابات و گروپە چەکدارە جۆر بە جۆرەکانە کاتەوە هەروەش وەختێک یاسای نێودەوڵەتی بەم جۆرە لایەن دەوڵەتەکانەوە ژێر پێئەنرێ ڕێگا بۆ تونبوونەوەی کێشە و شەڕ و ململانێ لە بینی دەوڵەتە ئیمپریالیستەکانە خۆشە بێ ئەمەی کە ترامپ ئەیکا و ئەمەی کە ترامپ لە بەرامبەر فەڵەستینایڵێ ژێرپێنانی ئەنوا و ئەشکال بڕیاری نێودەوڵەتیە کە لەسەر فەڵەستین دروست بوو خودی ئەوانەی کە لە کەرتی غەزەیە ئێستا ئەژین خۆیان ئاوارەی ناوچەکانی تری فەڵەستین وەختی خۆی کە هاتوونەتە و ناوچەیە بە موقەت هاتوون بە کاتی هاتوون بۆی کە دوایەوەی کە شەڕتەوا بێت لە 1940 بگەڕێنەوە بچنەوە شوێنەکانی خۆیان بەڵام نەگەستە ڕێگەیان پێنەدراوە کارە بکەنم جارە خەریکن لەو جێگا زۆر بەرتەسک و زۆر نالەبار و زۆر ناهەموار و زۆر پڕمەترسیەش کە تیا ئەژینوانە لەوێش پەرەوازە بکرێن و ئاوارەی دەوڵەتە جۆر بە جۆرەکانی ناوچەکە بکرێن ئەوەی کە تا ئێستا وەڵام و بدراوەتەوە لەلاەن دەوڵەتە عەرەبیەکانەوە ڕاستی نە ئوردون نە فەڵەستین ڕازینە بۆ قبوڵی نەکردو بەڵام ئەم پەیامە خودی ئەم پەیامە خۆی و خودی ئەم مامەڵەکردنە لەگەڵ کێشەی فەڵەستینە بە جۆرێ لە جۆرەکان هەڵوەشاندنەوەی هەموو ئەو بڕیارانەیە کە دراوە لەسەر ئەوەی کە بە شێوازێکی دیبلۆماسیانەیە خود ئاشتیانەیە لە دوور لە شەڕ و دوور لە کێشە ئەم مەسەلەیە چارەسەر بکرێەوە ئەم دوومەڵە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کۆتایی پێبێ ئەمەی کە ترامپیکا بەڕاستی بەشێکە لەو سیاسەتە ئیمپریالیستیە و فاشیستیەکە لە دنیای خەریکە باڵا دەستە بێ ژێرپێنانی سادەترین بەهاکانی ئینسان سادەترین یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکانە و ئاڕەشەی گەورەتر بە دوای خۆیان دێنێ بەرحاڵ ئەوەی کە تا ئێستا بینرێ ئەوە نییە کە سەرکەوتنی بەدەستێناوێ بەڵام خودی ڕاگەیانەکەی گوتم ئەو مەترسێ دروستەکە بەرحاڵم باسەوم بابەتی ترامپ و ئەو سیاستانی ترامپ بکرێ لە بەرنامەی داهاتوومانە دووبارە قسەی لەسەر بکەین چونکە هەموو ڕۆژێ ترامپ وەک ئەوڕە ڕەحمانیش باسی کرد بە سیاسەتێک و بە ڕاگەیاندێک و بە جۆرێک مامەڵەکردن خەریکە لایەنێکی تری فاشیزمەکەی خۆیمان بۆ ئاشکراکە هاوڕێنە بەسخایت کۆمنتێکی نووسیوە لە یوتیوب ئەڵێ مێ بەشدار بم من لیکەکەم بۆ نردی هاوڕێ
نەبەس خالی دەگەر ئەتەوێ بەشدار بیت بە ڤیددیۆش ئەتوانی بیت و لە ستۆدیۆ و لەگەڵمان بەشدار بیت و قسە باس بکەین و گفتوگۆ بکەین. بەرحاڵ ئەمە باسی سێممان بوو. باسی چوارەممان ئەوەیە کە هەروە ناماناوە ناهەموارکردنی یاسای باری کەسێتی لە عێراق. هەموارکردنی یاسای باری کەسێتی ناوی ئەو هەوڵەیە کە لە پەرلەمانی عێراقا درا بۆ وەرگرتنەوەی بەشێک لە دەستکەوتەکان لە ژنان و بەشێک لەو مافانێک کە ژنان لە ڕابردووەوە زیاتر لە 6 ساڵ لەمەوبەر یاخود 65 ساڵ لەمەوبەر بەجەستیان ساڵی 1959. بەڵام ئەمە هەر بە تەنها باسەکە سەبارەت بە ژنان نییە. ئەم ناهەموارکردنە یاخود ئەم تێکدانە و ئەم ژێرپێنانی ئەم مافانە بەشێک بە هەڕەشەیە لە کۆمەلگا بەگشتی. بۆ ئەم بابەتە من هەفتەی ڕابردوو هەر لە دوای بەرنامەکەم لەگەڵ هاوڕێ ڕەحمانە بە عەرەبی بەرنامێکم لەگەڵ هاوڕێ نادیە مەحموودا کرد. لەوەیە کۆمەڵێک سەرنجم بۆ حەزەکەم بە ئاگاداری ئەوەی عزیزی بگێنم. لەو یەکەمین شەدەوەیە کە ئەم یاسایە کۆمەلگای عێراق یاخود هەوەی کە لە جنوب و لە وەسەتە هەیە بە تایبەتی بە شێوەیەکی عمودی بە شێوەیەکی ستونی دابەشەکە. بەم جۆرە نەک تەنها زەواج لە بینی دینەکانە لە بینی ئەتباعی دینە جۆر بە جۆرەکانە هەڵەوەشێتەوە ناوێ ئەو بەندانی کە لەم یاسایە هاتووە تەنانەت زەواج و هاوسەرگیری لە بینی مەزهەبیشی ئەو مەزهەبی سوننە شایەتێکا بە شتێکی مستەحیل. کاتێک کە مەزهەبی پیاو ئەبێ بە مەزهەبی سەرەکی وەختێکە زەواج کرا لە بینی دوو کەسەکە لە دوو مەزهەبی جیاوازن حتمما هیچ خێزانێکی سوننە مەزهەب ڕازی نابێ کچەکەیان لەسەر مەزهەبی شیعە زەواج بکاوە، هەروەها هیچ خێزانێکی شیعە مەزهەبیش ڕازی نابن کە کچەکەیان لەسەر بنەمای مەزهەبی سوننە یاخود حەنەفی و مەزهەبەیەکە زەواجی پێکرێ لەسەر مەزهەبە زەواج بکە. لەبەرەوەمە ڕێگا کاتەوە بۆ ئەوەیکەوە کۆمەلگا بە شێوەیەکی ستونی دابەش بێ و ئەمە دیارە بەشێک دووبارە بەرهەمهێنانەوەی دەسەڵاتی شیعەگەراییە. دەسەڵاتی شیعەگەرایی لە عێراقا وەکو دەسەڵاتی شیعەگەرایی لە لوبنانە نیە، وەکو دەسەڵاتی شیعەگەرایی لە ئێرانە نیە. دەسەڵاتی شیعەگەرایی لە لوبنانە کێشەی فەڵەستینی هەیە، لا زال بەم هەموو کێشەیەشەوە کە بەسەری هاتوو بەم زەربە و زەرباتانی کە لەلایەن ئیسرائیلەوە لە حیزب الله دراوە لا زال بە جۆرە لە جۆرەکان ئایدۆلۆژیایشی دیاریکراوی هەیە ڕزگاری فەڵەستین بەرەنگاربوونەوەی ئیسرائیل و ڕوبەڕوەستانەوەی ئەمە ئەو بیزاعەتە نییە خود ئەو کاڵایان نییە کە شیعەگەرایی لە عێراقا بتوان بەدەستیەوە بگرن و بڵین خەڵکی شیعە مەزهەب لە دەوری خۆیان کۆکەن و لە ڕووی سیاسیەوە بڵێن ئێمە نوێنەراتی ئێوەکەین یاخود نوێنەراتی ئێوەمان هەیە. لەلایەکی کەشەوە وەکو ئێران ئێران جمهوری ئیسلامی بە ئەغلەبێتێکی بڵێن بە مەزهەب شیعی هەیە و دامەزراوەیەکی هەیە و ویلایەتی فەقیه هەیە بە جۆر لە جۆرەکان توانیوێتی لەم 40 ساڵەیە بە هەر مەینەتێک بۆ خۆی دووبارە بەرەمهێناوەتەوە و ڕۆژگاری کۆمەلگایەکی تاڵ کردووە، ڕۆژگاری کۆمەلگایەکی تاریک کردووە. لە عێراقا شیعەگەرایی ئەتوانێت لە ڕێگەی ئەم جۆرە سیاسەتانەوە ئەم سیاسەتە بڵین کۆنەپەرستانەوە خۆی بەرهەم بێنێتەوە. دەستبردننی بۆ ئەمە بەم جۆرەیە. بەرەنگاربوونەوە لە بەرامبەر ئەمەیان چۆنە؟ بەرەنگاربوونەوە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم چ لە کوردستانی شا چ لە عێراقیشا هەمیشە و دایم ئەو سەرنجەم هەبووە کە بە هاوڕێ نەبەست بە خێراتن بکەین. بە خێراتی هاوڕێ نەبەست خۆشحاڵم لەگەڵما بەشداری. زۆر سپاس. من شتێکی کورتم ماوە لەسەر ئەم بابەتێکەی کەمەوانە وەختە ئێمە خزمەتێک باسی بەرەنگاربوونەوەی ئەم هەوڵە کۆنەپەرستانەیە چ لەلایەن مەلاکانی کوردستانەوە چ لەلایەن مەلاکانی شیعەوە لە جنوبی عێراق ئۆمانە ئێتر دەبێت لە باسی ڕوبەڕووەستانەوە و مقاومەتکردن و دیفاعکردن و داپۆشیکردن و ئەوانە لەمەیکە هەیە تێپەڕێ. قانونی ئەحوالی شخصی عێراقی ئەسڵەن خۆی قانونێکی کۆنەپەرستە، نەک ئەوەی کە ئەم تعدیلاتانی بەسەر هاتەوە ئەم ناهەموارکردنە ناهەموارکراوەتەوە بە زەرەری زیاتری ژنان و بە زەرەری زیاتری مناڵان و ئەوانە بە زەرەری زیاتری مەدەنیەت و بڵین ئالمانێتی کۆمەلگا تەنانە دەو کاتانەشی کە هەبوو وەکاری پێکراوە تعدیلاتەکانی کە دواتریش
سەدام و مەجلیسی قیادەی سەورە بەحساب بەشێکی لە کێشەکانی چارەسەر کرد بوو ئەو یاسایە و کاتەش کۆنەپەرستانە بوو یەکەمی شت کە ئێمە لە دوای شوراکانەوە لە سەردەمی سەرەتاکانی ڕێکخراوی سەر بەخۆی ئافرەتانەوە هەڵسوڕاوانی ژنان لە کوردستانە کردیانەوە بوو پرۆژیان پێشکەشە کرد بۆ تعدیلی قانونی حوالی شخصی و ئەو شتانەی ئەو مکتەسەباتانەی ئێستا بەشێک لە ژنانی کوردستان بەدەستیان هێناوە بە تایبەتی لە شاری سلێمانی و لەو ناوچەیە بەشێک گەڕێتەوە بۆ ئەو خەباتەکە لە دژی ئەم یاسایەوە بۆ گۆڕین ئەم یاسایە کراوە ئێستا کە باسەکە دێتە سەرەوەی هەمیشە و دایم تۆ بێت چاوەڕوان بی مەلاکان پەلامارێک بن و اونجا وەختە بکەویتە دیفاعکردن بەڕاستی دۆخی ژنان بەبێ ئەوەی مەلاکان هیچ هەوڵێکیان دابێ بۆ کۆنەپەرستی زیاتر و فەرزکردنی کۆنەپەرستی زیاتر دۆخی ژنان پێویستی بەوەیە کە هەوڵ بۆ گۆڕانکاری بدرێتایە و ئەم خەباتە و ئەم بەرەنگاربوونەوەش لە پێناو ئەو مافەسادانی ژنانە ئەبێت توێژی مرەفە و مامناوەندی ژنان تێپەڕێنێ بەشێکی زۆری ئەوانەی هەڵسوڕاوانی ژنانن لە ناو جوڵانەوەی ژنانن لە کوردستان و لە عێراقا لەو ژنانن کە کەمترین مشکلیان هەیە و ئەو ژنانی کە زۆرترین مشکلیان هەیە هیچ شتێک سەبارەت بە ڕێکخراوەکانی ژنان نازان ڕێکخراوەکانی ژنان بوارێک نین بۆ یەکانجیکردنەوەی هێزی ئەو جەمعە ناڕازیە لە ژنان کە یانوێ ئاڵوگۆرەك لە دۆخیانە پێک بێ بەرحاڵ ئەوە زەرورە و پێویستە لە بوارەکانی تریشە لە بوارەکانی جوڵانەوەی جەماوەریە ئەم جوڵانەوەیە لە حاڵەتی دیفاعی و داکۆچیکردن و پارێزگاریکردنی لەوەی کە هەیە یاخود بەدیهێنانی ئەو شتانەی کە وەکو مافسەلمێنراوە و دانراوە لەوانە تێپەڕێەوە هەوڵ بە چاکسازی بکە لە بابەت مەسەلەی تەلاقەوە بەرحاڵ لەگەر بۆتە کێشەیەکوانە لە بری ئەوەی شیعەکان بێن بڵێنە بێ بە قانونەکان بگۆڕین بۆی کەوا نیسبەتی تەلاق کەم بێتەوە ئەبێ ئەوە حقیقەتە لە بەرچاو بژێت بەڵێ نیسبەتی تەلاق زۆرە بەڵام لەم نیسبەتی تەلاقەیە هۆکارەکانی چی ئەو هۆکارە کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگیانە چین کە بوونەتە هۆی ئەمە و چۆنەکرێ بەرەنگاری ئەم دیاردەیە ببینەوە یان لە بری ئەوەی بڵێن نا ئەوەی کە هەیە بابمێنێتەوە جوڵانەوەی پێشکەوتن خوازانە لە بری ئەوەی محافظەکار بێ و پارێزگاری ئەم دۆخی ئێستا بکە ئەبێ هەوڵ بابووی کە لەدا هاتووە چی پێویستە بکرێ بەرحاڵەمانە سەرنجی من بوون لەسەر ئەو بابەتە هەر لەم کورتە بڵێن لەم چەند دقیقەیە خولەکەی هەر ئەوەنە ئەتوانم قسەی لەسەر بکەم ئەگەر پێویستکە لە داهاتووشە بەرنامەی تر لەسەر ئەم بابەتە توانین ئەنجام بین دووبارە بە خێراتی نەبەزجان زۆر خۆشحاڵم لەگەڵ نابەشداری حتمما شتێک لە دڵایە بۆیە هاتی ئەم شوانی ڕاستەکەی منبەرێکی زۆر باشە بۆ ئینسان بتوانێت قسەی تیا بکە و هەر بێوەتان خۆشە جارجار زعاج بکەم و بێمە ناوە عکسەوە بە یارمەتی جۆگران و بینەرانی بەڵێ فەرموو من لە قسەکانی هەوڕەحمانە هەنە سەرنجم هەبوو بەڵام ئەگەر ئیجازەم بێ ئەم بەحسەی مەسەلەی عێراق و هەموارکردنەوەی یاسایی باڵێن بەندی 1970 من یەک دوو خاڵم بۆ گرنگە ڕاستەکەی زۆر ئەوترێت مەسەن تەماشای ئیعلامی عێراقی و لە کوردستانە کە تەسەورێکی تر لەسەری هەیە یعنی ئەگەر لە ئەخیرەوە دەست پێ بکەین ئیعلامی کوردستان لەگەڵ ئەو حاڵەتە سیاسیە تائیفیەیە کە بۆ هەموارکردنەوەی یاسای 1970 بەم جۆری کە ئێستا ئێمە بینین سەفقەیەک بوو کە لە بینی کورد و سوننایەکرا لەگەڵ شیعەکان ینی بەبێ جۆدانە هیچ پرینسیپ و هیچ حتاکو بارێکی ئیداری قانونی ناو پەرلەمان ئێوە بینیتان کە بە چ جۆرە کرا یعنی هەر لە لەحزەیەکی معەنە بەبێ ئەوەی جیهازەکانی دەنگدان ئیش بکات بە دەنگبەرزکردنەوەیەک بە دەستبەرزکردنەوەیەک کە نوێنەرەکەینەوەی نوێ لە پێشەوە ئەوە شمشەری ئیمامی عەلی بەدەستەوەیە لە مەکتەبی شەوە مەکتەبی شەو یعنی ئەزانی چۆن بوو حاڵەتێکی زۆر مەحزەلەی زۆر معنادار بۆ ئەوەی کە تێبگەی ئێمە دەوڵەتمان نییە ئەوەی کە لە مقابلی ئاوەستینەوە بەکارهێنانی هەنە دەستەواژەی پۆلیتیکال کۆڕێکت لەگەڵ ڕەخنەگری بە هەنێ دەسەڵات و هەنێ حکوومەتەکانە ئێمە لە عێراق بە تایبەتی یعنی لە کوردستانیشا لە عێراقیشا ئێمە بەعزێ جار ئەکەوێنە لە هەڵەی تعبیرکردن لە سیاستەوە وەختەیە چینە بەعزێ دەستەواژە بەکارێت ئەمەی کە ئێستا ڕوویە قەزیەکە ئەوەی عێراق دەوڵەتێکی دینیە ڕاست يعني مەسەلەکە يعني ئێمە دەها قانونی کۆنەپەرستانە و هەر ئەوەی کە دەوڵەتێکی تائیفیە هەر ئەوەی کە شیعە قەرارەیە هەر ئەوەی کە ئەفکارەکانی بەکارهێنانی عێراق من لە شوێنێکی تری شار پێم وایە کە بەشێکە لە
بحسابی خۆیان زیرەکی دیپلۆماسی کەسبێنێ بتوان ئەم قانونەش لە صفقەیەکە کە لەگەڵ ئەمریکایەکەن بێگۆڕن بڵێن قێناکەی ماوەشەکەی هێچ نەخۆشیان زانون کە یعنی لە ناو شیعەکانە وەختێک لە ئیعلامی عێراقیە جوان یەکێ دیفاع لەو مەسەلەکەن بەعزێکیان لە غولاتەکانی شیعەن کە ئەڵێ هێنن یعنی غولاتن با بڵێن لەو ستەنگەڕێوانەی شیعەن کە پیان عەیب نییە هەرچێ بڵێن بەڵام بەعزێکی زۆریشیان لێرە ڕابۆستی نەبەست پێ خۆش یەک سەرنجوە ئەزانی من وا ئەزانم کە ئەم شتیان زۆر بەجددیە و هۆکارەکە شێرەوە بوو کە پێشتر وتم دووبارە بەرهمێنانەوەی ناسنامی شیعە سەیریکە لوبناان چەنێ لە عێراق پێشکەوتوترە بە بڕایەوە ئەنی لوبناان پێی ناوترا فەڕەنسای پاریسی شەڕ بە بەیروتە وترا پاریسی شەڕ خۆنیە دەی لوبناان 15 دانە قانونی ئەحوالی شخصی تایە 15 دانە ئەزانی بە پێی هەر تایفەیەک بە پێی هەر مەزهەبێک بە پێی هەر کەنیسەیەک ئاخر خۆ دەستامە دورزیتایە بڵین عەلەویتایە شیعیتایە سونەیتایە جگەلەوە مەسیحەکان ئەمە مارۆنیە نازانم مارۆنی ئەرتۆدۆکسە ئەمە نازام ڕۆمی کاسۆلیکە ئەمە نازام چێ هەموو ئەمانە هەر کەنیسەیە قانونی ئەحوالی شخصی هەیە ژن و کچوو کوڕێک لە بەیروتە بیانێ زەواجی مەدەنی بکەن ئەبێ بلیتێ ببڕم بچون بۆ قۆبڕۆس لەوێ زەواج بکەن و گەڕێنەوە ئەمە ئەو محاسسەیە کە عینە نموزجەکەی عێراقە لەبەرەوە من پێم وایە جددیە بەڕێی من حتاکو مەسەلەی محاسسە نییە یعنی ئەمە یەک ئەدیای منطقەی جمهوری ئیسلامیە کە هەر شوێنێک ئەم فقه ڕۆی تێکرد بێت بۆ دەردی بردووە خۆسا لە لوبناان کە تۆ باسیەکەیت ینی هەمان کێشەیە کە فقهێکی معەن لە ڕێگەی حیزبوڵڵا ئەچێتە ئەوێ و ئەوانی کەش بۆ دیفاع لە خۆکردن فقی خۆیان نەخەنەوە کار و ئەو 12 محکمە 12 شوێنە دووسەوێت کە تۆ باسیەکەیت و مەجبوری بچی بۆ قۆبڕۆس بەرنامەمان دیوە کە کچی 9 ساڵێ نێتە سەر نازم تۆ بینیتیان نا و بەرنامەیە بەشورە زۆر ساڵێ ئەڵێ زەواجی لەگەڵ چیا کردو و کەی زەواجی کردو وڵا لە 12 ساڵ ساڵی ڕابردوو تەلاق درا ما ئەمانە بەڕێی من حتاکو بەعزە جاریش وەکو ڕەخنا بردننی ئەم بەحسەت بەتەنیا بۆ ئەو مەسەلە عاتفەی کە مناڵێکی 9 ساڵ ئەیرێ بەشوو بەڕێی من بەحسێکەکە ئەو هەموارکردنەوەی نەختێ هینەکات یعنی جۆرێک مێشکە بەلای بەعزە شوێنێکی ترا نابە کە ڕاستیەکەی ئەساسەکەیە یعنی ئێمە مەسەلەکە ئێستا ئێران یەک شوێنی بەماوەتەوە لەو هیلالی شیعەی کە باسیە کرد لەش عێراق کە ئێستا مەجبورە ئێران هەموو ئایدیاکانی خۆی بە یعنی بە عەربیەکاڵە بە تەئەنی ناوەکو جاران بەڵام زووشتی گەورە لە عێراق بخۆکەنە کە ڕێک بێ بە ویلایەتی فەقیه بەحسە ئەسڵەکە ئەمەیە لە بەرامبەر ئەمەیە بەحسی ئەوەی کە کچێکی 9 ساڵ ئەیرێ بەشوو حتى خودی شیعەکانیش زمانیان تەتەڵاکە بەزە ئەڵێ ئەگەر ڕۆیە لە ماوەی 5 ساڵی تریشە لە ملیۆنێکە یەک کەس کچێکیە بە 9 ساڵ یەک دانش کە هەر ڕۆ ئاات ئەڵە خۆشی عشتی وا ناکە کە ئەم قراری بەڵام فقێکی خۆمانە بێت جێبەجێک ئەڵە خۆی من ناچین مناڵی ئەزانین شوێن ئەزانین ئەوە ڕاز نییە نەبەس ئێستا هەیە ئێستا ئەم زەواجە هەیە پێشەوەی ئەو یاسایش هەموار کردەوە شەماڵجان پێشەوەی ئەم یاسای هەموار کردەوە بووە يعني والله مسألة أول تاوانة جريمة يعني بقانوني كردنا يساخو سنة لباري فقه وأبيشتي شوي هي چونك لو وكرديش لم بين السنة وده صلاتيش حزي لم جورد هن هيك ما بس ياساي هرمات جبزنا ما بس ما تيجيشتن ده موضوع لو شنو دس بيبكرت كبا زك هاوران وبرادران يمكن كمسألة هاي داني كتشين وصالة بشو أم قصدي أما تيجداني بنماي كومالايتي وهاوجياني العراق يعني نهيشتني يعني يسال سجادك خلق اعتراضك لجنوب العراق دباري مسألة لقرق كان الله إما إتر ناتوانين جاريش وكو هاوسيشي هاواتي بالأساس الشرع والفقه لقد كان معاملك يعني هاوجياني نايلت بس قالوا هالشيء زور واضح بوسج جنان يعني مسألة منال نيبتني يعني كلن أمد جنيه شيء قرصة ك كشانكو كانوا يستا عالم الشيعة كان له جنوبه
ئاخوندەکان کچانی تقریبا لە نەختێک لە بینی 9 ساڵ و 13 و 14 20 و 30 قسەیان بۆکەن کە ئەمە فقهی ئێمە، ئەمە شەرعی ئێمە، ئەمە ئەساسی بوونی ئێمە ئەمەمان نەبێ بوونمان زەعیفە. یعنی بردوانە بۆ ئەو شوێنە. بەڵام ئەسڵی مەسەلەکە ئەوەیە کە یاسای پێشوو هەر چۆنێک بوو زۆر پێشکەوتووتر دەستی یعنی بەندی بەعزێکی زۆر لە بەندەکانی بەندی خەڵکی پێشکەوتوی کۆمەلگا بوون کە لە 59 لە چەپ و خەڵکی دموکرات و ئانەشەوتیا بەشدار بوون بۆ دانانی قانونە. پێوەی دیارەکە قانونێکی کۆمەڵایەتی ئینسانی ترە، بەڵام ئەم تعدیلەوەی لێکرد کە سەرحەڵ نعرەی تائیفیش جارێکی کە بێتە پێشەوە، چونکە ئەم مەسەلەیە سونە وەختی خەبەرێ بێتەوە کە زیندانەکانیان ئازاد کرد کەچی بەسەر هاتوو. لەباری سیاسیش لە عێراقا بە تەماشای کە مە سەفقەیەکی سیاسی محاسەسەیە کە زۆر بە شەرمانەیە ڕاستەکەی کورد لەسەرەوەی کە لە مەجموعەی منطقەیە هەنێ عەرز وەرەگرێتەوە. جا من بەڕاستی قسێکم لە دڵامێ بیکەم. ئەلەم ڕۆژانەیە من دیارە مەلا بەختیار وەکو کەسایەتیەکە لە کوردستان ئایەوانە زوو هێرشێکرێتە سەر و قسەی پێوتێ ئەوانە هەمیشە وەختێک باسی کاتەکانی زیندان نەکرێت تایەتی بازێک برادەر و ئەوانە هەم کتێبە نووسن ئاوامان کرد لە زیندان لە مەلا بەختیار و ئەوانە بە بڕای من ئەمە مۆراڵی پەککەوتەترین خەڵکە لە ڕووی ئەخلاقیەوە لە کۆمەلگایە کە دابنیشە باسی وازایەتیەوە کە لە زیندانە چی لە کەسێک کردووە. میشە دایم وا بۆ کە ئێمە داکۆچیمان کردووە لەوەی کە ئەم کەساوە لە زیندانە ئەوەی بەسەر هاتەوەوانەی ئەوە نییە بەم جۆرە سوکاتی پێ بکرێت. بەڵامی تر لێرە ئەم ڕۆژانە من لە تەلەڤیزیۆنە مقابلاکری و باسەکری و ئەوانە زۆر بە ئاسانی یەت بەسەریا تێپەڕەڵەوە فەرهەنگی خۆیانە و هەڵوێستی خۆیانە بەبێ ئەوەی ئەسڵەن هیچ بە پێویستی بزانێ هەڵوێستێکی لێ بکە قسە لەسەرەوەکە بڵێ کورد ئەوە لە ساڵە چاوەڕوانی ئەم مافانە بۆ ئەمانە وەک بڵێک ڕازیە بەوەی کەوا ئەو مارەیەی بەشودانی کچی 9 ساڵە بە خەڵکی کوردستان مافی خۆیەتی خەڵچێک زەوی لێ زەوت کراوە ئەوانە بۆ ئەبێ ئیلا ئەو ڕۆژە وەریگرێتەوە کە ڕازامەندی نیشانەدا بۆی کەوا قانونێک تەسبیت ببێ کە بەم جۆرام نەهامەتیە بەسەر ژنان و کچان و مناڵانی کوردستان ناهێنێ بەم جۆرە مافی ژنەکە بە قوربانی هین بەسەکە لەسەرەوە نییە کچی 9 ساڵە یاخود تەمەنی 9 ساڵە ئەوانەکە ئەمە واقعیتێکە ئەم یاسایی کە باسەکە لەسەرەوەیە ئەم یاسای ئەحوالی شخصیە کاغەزی سپی بۆ مەلاشیعەکان ئیمزا کردووەڵێ هەرچیەگەڵێن بەسەر چاو هەر ئاوایە یعنی هەرچیەک لە ناو یاساکەیە هەیە هەر هەمی هەڵۆشایەوە لەمە دووە ئەو فیقهەی کە زەواجی پێکرێ و خێزانی پێ دروستە پێوانە ئەو فیقهەیە کە مەلاشیعەکان ێڵێن و قانونەکەشیان داناوە ناویشان ناوە قانونی جعفەری ساڵی 2000 چەند بوو 12 بوو یا 14 بوو هێنان ویستیان جێبەجێ کردوانە جێبەجێ نەکرات چووە دواوە و شکستی پێهێنرا دووبارە ئەمە هێنێتەوە ئینەکە بۆ ئەبێ ئەم مافە ئەساسیەی نەک تەنها مافی خەڵکی کوردستانە مافی کەسێکە کە ئەرزی لێ زەوت کراوە خانووی لێداگیر کراوە بە یاسای بەعس دەربەدەر کراوە ئەم کەسا بۆ ئەبێ ئەو ڕۆژە مافەکەی وەرگێتەوە کە قڕ بەسەر لایەکی کۆمەڵگەی عێراق بکە بۆ ئەبێ بەرامبەرەکەی ئەوە بێ سەمەنەکەی ئەوە بێ نرخەکەی ئەوە بێ و ئێمە بە شانازیشەوە بڵێن سەرکەوتنمان بەدەستێناو ئیمان کرد ئەمە نیشانی ئەدا ئەو سیستەمەکە پێوترێ سیستەمی سیاسی لە عێراقەوە گوایە فدرالیزمی قومیەوە گوایە خەڵکی کوردستان مافی تیا بەدەستێناوە ئەساسەن سیستەمێکە بۆ داسەپاندنی دواکەوتوانەترین و کۆنەپەرستانترین یاسا و ڕێسا بەسەر کۆمەلگای عێراقا و هەتا کۆم سیستەمە لە بنا هەڵنەوەشێتەوە هیچ کەسێک لە عێراق خێر لە ئایدەی خۆی نبینێ مەگەرەوانی کە جەردە و تاڵانکار و نەوت فرۆش و ئەم قسەی تۆ ڕەشەماڵ جێی سەرنجە یعنی من خۆم یەکێکم لەو کەسانەی کە داواکاریەکم لەم دەسەڵاتە نییە ئەم دەسەڵاتەکە هەیە ڕاستەکە من هیچ داواکاریەکم لێ نییە لەبەرەوەی یەکەمەکە داوایەکم لێ هەبێ شەرعەتی پێم کە مە شتێکە منم شەرعەتی پێ نایم داوا لێ ناکەم دووەمیش ئەزانم ئەگەر داوای لێ بکەم ئاسنی سارد نەگە ئاسنی سارد ئەکوتم ئیسپاتی نەزانی منە کە خەریکی شتێکم کە یعنی لە ماهیەتیان نییە ئەم دەسەڵات لەبەرەوە من داواکار نیم لەم دەسەڵات هیچ تەڵبێکم لەم دەسەڵاتە نییە بەرچاوم بەرەو لاچۆ بڕۆ بەحسەکە تەنها ئەوەی لە عێراقی شەهرەمەیە
يعني تۆ ئێستا ئێمە کاڵێن عێراق دەوڵەتێکی دینیە لەوانەیە باسکردنەوەی کە شیعەتە سەرکەوتووە یان نازانم چی مەسەلەکە تەنها ئەوە نییە دەوڵەتێکی فعلەن دینیە بەڵام لەم دەوڵەتە دینیە فقهی شیعە خەریکەتی ئازاڵەبێت و دەرگایشیان کردوتە بۆ سەفەقاتی سیاسی کە تاکو ئاستی زەواجی مسیاریش چووە لە سوننەکانە مسەلەسی سونیە کە داعشی زواجی مسیار لە سلێمانی و لە هەولێری شاکرێ ئەمە بەستم یعنی ئەوەم ئێمە پێویستیمان بەوە نیە هیچ لایەک لەم لایەنانەی دەسەڵات لە عێراقا بە سوننە و شیعە و جا کوردەکەشی شتێکمان پێ بڵێ کە تازە بێت ئەمە ئەمانن کابرای شیعە دانیشتۆ ئەڵێ ئەوەی دژی ئەم هەموارکردنەوەیە دژی شەرعی خوا و دژی خوایە ڕاستی شەکە فعلەن ڕاستەکە ئەگەر تۆ ئەم شەرعەت قبول بێت ئەگەر تۆ ئەم ئیمانەت هەبێت کە خوایەکەیە و ئەم خوایە شەرعەکەی ئەمەیە کەواتە تۆ بە پێی شەرع نەڕۆی تۆ دژی خوایت ئەو ڕاست دەکات بەڵام ئێمە ئەم قوتەبەندیە دروست نابێت و ئەم جورئەتە دروست نابێت لە وڵاتی ئێمە هەروەکو لە سیاسەتیشا لە تەحلیلی سیاسیشا دەست نابین بۆ بنەماکان تۆ هەتا ئەو شوێنەی کە سوننە و کورد و عەرەبت هەبێت لە دەسەڵاتەوە ئەمانە خەریکی ئەم نوع بازاڕن کە ئێستای ئەمە بازاڕە تۆ من ئەوەنە هەزار سجن بەرێم و تۆش مەجموعە خان و عەرزە بەرەوە بە من و تۆش بڕۆ یاسای خۆچیەکەی بیکە و دانیشتوین ئاو بێنە دەست بشۆ هیچ مشکلەمان نییە خەڵکیش قەچێکەوە خەڵکیش ڕخنە بگرێ ئەمام جۆرێ لە دموکراتیتێکە لە مەنتیقانەی ئێمە هەڵە تۆ بە ئارەزی خۆت چیت پێ خۆشە بیڵە منیش بە ئارەزی خۆم چیم پێ خۆشەویکەم لە علمی سیاسیات و تحلیلێکی بۆ دۆزەرانە خوێندوتە بزانە یعنی لەبەر ئێمە تعامل لەگەڵ دەوڵەتانە ناکەین دەوڵەت تعامل لەگەڵ سیستەمە ناکەین هەوڕەشەماڵ وەختێکە چینە ڕخنە بن دەسەڵاتە ڕاستەکەی مەشغوڵکردنێکی نابەجێی خەڵکە کە ئەوەی کە مەسمیدیا و سوشال میدیا بە شەو پێدەڵێ بەیانی لەسەر بازار خەڵک دووبارە یەکات بەڵام ئەوەی کە ئێستا شتێکی وا لە کوردستان مەسەلەن ئێستا خەڵکی کوردستانە بۆ هەستان سەر جادەکانی خۆیان بیوتە حەدیقەلەکەی ئێمە دژی ئەمەین لە عێراقا ڕوویاوە و ناشمانەوێت ئەمە ڕووبکاتە کوردستان دقیقاً یعنی بە خەباتی مەدەنی لە ئارایە بەڵام ئێمە زای خەباتی مەدەنیش ئیش ناکە نابەداخەوە جان بەسمەوەی ڕخنەگرتن لەم سیاسەتەی فقه شیعی دوانزە ئیمامی ویلایەتی فەقیه کە ئێستا لە عێراق خەریکی حاکمیەتە ئێران ئەسڵەکەی ئەوەیە کە ئیتر شوێنێکی بەدەستەوە نەماوە ئەبێ هەر چۆنێک بێ عێراق تەقویەت کە بیکا بۆی کە ئەوێ زوو بیکا بۆ شتێک کە ئەوێ بیکە و ئەمەش حتمما بەرەو شەڕی تایفیمانە شەڕی نەبێ بۆ جۆرە تەقسیمی دەسەڵاتە بە جۆرێکە سوێنە دەسەڵقەیەکی ترە شیعە قانونێکی تری معلوم نییە موچە لە گیرفانی چیە خەتای چییە موچە نایەت معلوم نییە کە بۆچی ئەم موچەیە نایەت وەگە سوێنە لە بەغانەی نارد خەڵک لە کوردستان چی بکە داوێکی جاڵجاڵەکەیان دروست کردو هەر چۆنێک فیات هەیە ئەوانە لی نەجاتن نابێ ینی هیچ بەرنامەیەکی ترە لای تۆ وتم شەماڵجیان لە 1990 ئەوەی کە لە سوشال میدیا و ئیعلامی کوردیا ئەی بیستین نەک درۆیە ئەوەیە کە نابێ بیبیستین یعنی باسی ئەو شتە ناکە کە نابێ بیبیستین یەک هەموو مەجموعەیە ظاهری بێتامی قسەکەری وەزارەتی فڵان و ئەندامی پەرلەمانی فڵان لە لیژنەی دارایی و ئەندامی لە لیژنەی قانونی و ئێمە چین بەلاونەوە ئێمە یەکەم کەس بووین وەڵاو یعنی يعني ئەزانی چۆنە ینی بێتامێکە ینی جۆرێکە کە ئێمە لەگەڵ ئەمانەیە ئیتر ڕاهاتوین ئەوەی کە پێمان ناڵێن ئەوەیە وەختێک کە مەسعود بارزانی و یان پاڤڵ تاڵەبانی ئەچێ بۆ بەغا دانیشن لەگەڵ مەسەلەن وەزارەتی داراییە لەگەڵ تەیب سامیە مەسەلەن لەگەڵ ڕئیس جمهورا کە ئێستا لەم ڕۆژانەیە بەتەمایە هەمویان بێنێ بۆ قەسری ڕئاسی هم رئيس وزراء وهم نوێنەری حزب و پەرلەمان کە ڕێکەون لەسەر مەوزوعات بودجەی کوردستان چۆنی حەلی کەنە مشکلەی کە نایات و ئەیات و قایمەیان نردو نازم بندیوار هەیە و هەموو مەسەلەکە ئەمە نییە یعنی ئێستا باوەڕ بکە هەڕەشەماڵ صرف سەفقەیەکی دوکانداریە کە تۆ ئەچی بۆ لای دوکاندارێک ئەڵێ مەسەڵەن ئەو شتم بەرێ ئەوڵە بە 10 دینار نەڵام بە 5 نابێ ئەوڵە دە بە 7 و نەڵام دە بە 6 و بەنەتیجە پارەکەی مشتەکە وەرەگرم باوەڕ کە دانیشتەکانی ئەمان ئەوایە ئەچێت ئەڵێ من ئێستا مەسەلەن چەند موچەمان خوراوە وەنیە ئەمانی دۆزیان ناشمە مەسەلەن چەندها موچە هەیە کە نایەت ناوینەتی
بەڵام حکوومەتی عێراق ئەڵێمان پارەمان ناردووە ڕاستی شەکە وحکوومەتی هەرێمی کوردستان نایدە بە هەنێ زەریعی جا ئەنواع وەشقا زەریعی وەختی خۆیان پارەکە هەیە نایدەن و مشکلەشیان نییە چونکە چەند سەد ملیۆن دینار چەند سەد ملیاردە نازانم چەند ملیارد پارەیانی پارەیەکی جددیە کە بۆ لای وەزیری فڵان و ڕئیسی لیژنەی فڵانەوانە زۆر ئاسانە بە 5 ملیۆن دلار ڕازی بکات کە 4 مانگی کە قسە نەکرد نەبەز ئەمەی بۆ ئەوەی ئەمە بکرێ لە شوێنێکی وەکو ئێرانە یا تەنانەت بازێک باسەکەن لە چینی ژەمە ڕۆ ئەیاتوانە دام و دەستگایەکی داپڵۆستێنەری گەورە ئەنواع و ئەشکاڵ بەهێزی سەرکوتگەر هەڕەشەی کوشتن زیندانیکردن بێسەر و شوێنکردن لە زیندانەکانە بەسەر سەری هەڵسوڕاوە ناخولێتەوە بۆی کەوا ئەم دۆخە تەسبیت کرد کە ئەگەر مانگێک پارەکەیان تاخیر کرد یاخود موچەکەیان تاخیر کرد خەڵک نەژێتە سەر جادە و یخەیان نەگرێت لە کوردستان و لە سلێمانی و لە هەولێر ئەمەیان پێویست نییە هەر خودی ئەم دام و دەستگا فیدرالیە ئەم شێوازە لە دەسەڵاتکردن لە عێراقا بێمافی خەڵک بە نرخێکی زۆر کەم بۆ دەسەڵات تەواوەکە ینی بەبێ ئەوەی تۆ پێویستت بەوە بێ خەریکی کوشت و کوشتاربی و ئەوانە هەر بەم شێوازەکە کار بەڕێوە ئەبەن و ئەوانە بە جۆرێک وا لە خەڵکەکەن هەموو ناڕزایەکانی زەربی سفرە بێ و بەر سەرنجام بۆ ئەوەی یەکێک لە هەرە مافە سەرەتاییەکان کە حکوومەت شتێکی لە من بردووە لی زەوت کردم بۆم بگەڕێتەوە بۆ ئەوەی ئەمە ئەنجام بدرێ وەختا بێ مەجبوری بڕۆی کۆنەپەرستانتی یاسا لە عێراقا دەنگ پێ بدەی و بچیتە ناو ئەم یاریە قێزەون و ناشرینەوە دەستخۆش نەبەستجان من پێم خۆشە بە باسەکانی ئەم شەوم بە قسەیەک لەسەر تیرۆری سەلمان مۆمیکا کۆتایی پێبێنم من یەک پرسیار بکەم یەک سەرنج کرد لەسەر قسەی هەوڕەحمان هەم بۆ باسێک احتیمالی لە داهاتووشە پێ ئەگەر هەوڕەحمان جارش کە قسە ڕەحمان خۆی لێرە نییە بەڵام بەرحاڵ یعنی ئێمە کە باسی ڕۆژاواکەین یا بەتابەتی ڕۆژاواکە سەر لە ئارا باسەکەی ئەفسوسێک بخوازیین بەوەی کە خۆزگە ئەوەنە ناسیۆنالیست نەبوون خۆزگە ئەوەنە مەسەڵەن فکریان بەلای مەسەڵی قەڵمیان نەچووە ڕەخنە ئەوەی کە تێگەشتم لە قسەکانی هەوڕەحمانە ئەو کە ئەگەر ئەوە نەکەن تەواوەتر زۆشتی تریشان باشە و مەسەڵی بەڵام ڕاستیەکەی من ملاحەزەیەکم لەسەر ئەوە هەیە یعنی بەدوور لە مەسمیدیا لە سوشال میدیایان هەیە تاوان بەزار بەکاری هێنن لە وەختی حەسەن حوسێنە شیعارە گەورەکەی پێشەوە پلاکینەکە پلاکاردەکان نووسراوە شۆڕشی ئاپۆ بەردەوامی شۆڕشی حسێنە ئەمە کەجەکە میشاک جا بۆی تێبگەین و سیستەمە چۆنە مەسەمەیش هەمیشە لەژێر ئیمزای کەجەکەی ئەهمیێت کۆماج فارسی کوردستان لەژێر نای پەکەکە و لەژێر نای ئەویان ناهێت مەسەڵەن ئەم ئۆرگانانە بەڵام مەسەلەکە ئەوەیە لە کۆمەلگایە کاژین لە ڕۆژ ئەوەیە کە ئێمە ئەزانین ئیدعای سیاسی و ئیداری و ئەوەی کە بە فعلی ئەگوزارێت دوورە لە بەحسی ناسیۆنالیزم ئەوە شەبینی تو جاگە شعارێکە قندیل هەی بێ با بڵێن مەسەڵە تیشتیشیاتۆ بە ڕۆژ ئەوەیە مەسەلەی ئەفکارەکانی ئاپۆیە کە کوردبوون تیا گرنگە کە مەسەلەی کوردبوونیش مەسەلەی کوردایەتی نییە ئەو بەحس یعنی بەبەستمە بەعزە بەحس هەیە نەختێ ساختر بکەینەوانە لەوانەیە ڕوئێ جیاوازمان هەبێت یارمەتیمان با بۆی کە باشتر ئەتوانی لە بەرنامەی ترا درێژتر لەسەر ئەم باسانە بدوێن ئەزانی ئەزمموی ڕۆژاوا بۆچی بۆ هەمومان گرنگە لەبەرەوەی خاڵی پرشنگاری جوانی تایە پارێزگاریکردن لەم ئەزمونە بەتەنها بەوە نابێ دەستخۆشانە لە مەزلوب عەبدی بکەین و ئا مەزلوب عەبدی داوەت کرا بۆ دەست بەکاربوونی ترامپ و ئەها ئەمریکا هات شەکی هێنا و ئەها ئیسرائیل وەزیرەکەی دەرەوەی ئیسرائیل ئاوای وت و تەسریحاتیشی ئاوایە بەشێک هەند وازان لە سوۆسیال میدیا داکوچیکردن لە ڕۆژاوا بەم قسانەوە بەم دیعایانە ئەکرێ پیسترین شت کە ئێستا بتێبی بەسەر ڕۆژاوای ئەوەیە دەسەڵاتێکی سەرکوتگەر و فاشیست و ئینسان کوشکە محکەمەی دەولی داوای سەرۆگۆزیرانەکەی وەزیر دیفاعەکەیەکە ئەوانەوە مجرمی بە تاوانکاری جەنگ ناسراون وەکو پۆتین و وەکو چوزانم تاوانکارانی تری کە لە ئەفریقا لەلایەن ئەم محکەمەیەوە حکوم دراون پیسترین شدەوەیە کە
ئەزمونێکی جوان و پاکی وەکو ڕۆژاوا بەو پرشکداریەوە جوان و پاکەکەەوە لابەری ناڵێن جوان و پشتێک نییە ناوی جوان و پاک بێ باسی سیاسە دەکەین بەڵام ئەزمونێکی پڕ لە خاڵی پرشنگداری وەکو ڕۆژاوا بە ناوهێنانی ئیسرائیل وانە لە کەدار بکەین پیسترین شتەوەی کە بیدێن بەسەر ڕۆژاوایە ئەوەی کە بڵێن ئیسرائیل پشتیوانی لێکا کە پشتیوانی ئیسرائیلیش چییە و تاریخی کورد خەڵکی کوردستان لەم ناوچەیە ١٠٠ ساڵە زوڵم و ستەمی لێکراوە ئەوانە لەکوێ و لە کام قۆناغ لە قۆناغەکانی کوشتار و قەتڵ و عامی کوردستانە ئیسرائیل توانیوێتی هیچ موقفێک و هیچ چاڵدەستێکی هەبێ ئەمانە کوردگەران نەکرد بێ ئەوانە لە باشترین حاڵەتا بێدەنگی هەڵبژاردە و هیچی نەوتووە من ئێستا زۆر بەسریعی چونکە بەڕاستیانە بەحسێکی گرنگن بەعزە وردەکاری لەم بابەتن زۆر بەحسی پایەین بە نسبەت تێگەشتن لە ڕۆژاوە من کاتی خۆی مەسا حکمت قسەیەکی هەبوو لێیان پرسی نازم لە BBC بلێکی لە بەرنامەکانە بوو ئێوە ئەتوانن لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ وڵات باسی نازانم ئیسرائیلیان نێ پرسییانە لەگەڵ وڵاتانە پەیوەندیتان هەبێت مەسا حکمت وتی من ئامادەم لەگەڵ ئێمە ئامادەین لەگەڵ ئیسرائیلیشە هەمان بێت بە شەرتێک هیچ شەرت و شروتێکی دیسپلینی پرینسیپیمان بەسەر فەرز نەکەین قەزی ڕۆژاواش یعنی ئێمە باش دەزانین کە بەبێ بوونی هاوپەیمانی نێودەوڵەتی وەزعیان خراپ معلومە ئەمانە تەنها مەسەلەی ئیسرائیلەکە پێ بڵم ئەوەی کە ملاحەزەی منە باوەڕکە ئەو بەرزکردنەوەی ئاڵای ئیسرائیل و کوردستانە و دەستخۆشی ئیسرائیل و ئێمە ئیسرائیل واکە لە باشوورەوە بەقوتە لە ڕۆژاوا لە سۆشیال میدیاکەی خەڵکیشان نایبینیت ئەوە ڕەنگدانەوەی عەقڵێتێکی عاتیفی قدیم هەل لە خۆی هەل لە دژی ئیسلامی سیاسی لە دژی عاتیفەوە نیە ڕەتی بە عاتیفەوە نیە بەتەنها عاتیفە نیە زانە خەڵکێ بە عاتیفە ئەوواکە بەڵام نەخشەیەکی زۆر خەڵکمان هەیە تاکو زایۆنیست ڕۆیشتەوە کاکە خەڵکمان هەیە تاکو ئاستی زایۆنیزم ئەبڕات ئەڵێ کورد و زایۆنیزم ئەوە ڕاستە بەڵام ئەمەی کە لە پشتەوە خەریکە ئەم سوتەمەنی ئەیا بەم کەمپین و بەم حملەیە ئەو موقفانەیە کە پارتی دیموکراتی کوردستان و عایلەی بەرزانی هەیەە ئەوانن لایەنگەری ئیسرائیلن ئەوانن ئەیانێ ئیسرائیل بێنە ناو مۆزوعەکەەوە ئەوانن ئەیانەوە ئیسرائیل سەردارکەن وانیانێ بەسمەوەی ئەم ڕۆحێتە لە ڕۆژاوایە نییە پەیوەندیەکان هەن ئاشکران و وەزیری مەبەستم ئەوەیە دژمنێک ئێسازان چۆنە حتاکو بەکارهێنانی ئەو بەحسە ئەگە ناسیۆنالیستیش بێت بەحسی کوردبوون و تاریخی کورد و ئێمە کوردین و نابەزین و لە بەرامبەر تورکیا ئەم زمانە لە بەرامبەر دەوڵەتی هین نەکراوە مەسەڵەن مەرکەزی سووریا کاتی خۆیان ئێستای ئەحمەد جۆلان زمانێکی تری دیپلۆماسی بەکارێت ئەسان بۆ خۆیانە بەستنەوەنەکە ما چەند باشین عەرەبیشمان لەگەڵایە بۆی کەوەی لەسەر لاچێت بۆ نەخەندێت بەڵام لە بەرامبەر تورکیا لە بەرامبەر دەسەڵاتێکە کوردی چونکە ئینکاری کورد دەکات ئەم و ئێمەش زانین ڕۆژاوش لە زێر تەسیرە فکریە کە باکوور هەیەی ئەم هجومانەی ئێستا تورکیای کاتە سەر و منتیقێ و شەڕی پێفرۆشێت و خەڵک قەتڵ و عامەکات و ئێوە ئەو سیاستە بخاتە جێگەی هەمومانی زانین هەمان خطابی هەیە خطابی قەومی بەرامبەر بە قەومیە ئەجنا مەسەڵەن ئێمە خطابی قەسەدە بەرامبەر بە سووریا قەدوا نابین بەرامبەر بە باشووری وڵات بە ئێران بە شوێنێکی کە بەرحەڵ تەفاسیلی زۆرە بەڵام ئەو تەجروبەیە بەڕێی من لە ناسیۆنالیزممان ناخەندرێتەوە چونکە تۆ ئازادی ژنان من لەگەڵ برادێکە بووم ڤیانمایی هەیە لە کوردستانە لە دهۆکەشیت کچێکی ئەکتیڤیستی زۆر باش باسی بۆ کردم ئێستا ئەو لە ڕۆژاوا خەڵک کتێبێکی نووسیوە ئەم چیرۆکی مناڵانەوەوانە نردێتی بۆ بە لاتینی نووسیوێتی ئەڵە لەوێت کە لاتینی فێری مناڵانەکان بە کوردی لاتینی بنووسن کە فێرە بن دوایش فێری سۆرانیە یعنی مەبەستمەوە بەعزشتی پایەیی لەوێت کە ئێمە وەکو کۆمونیستەکانیش ئەمانێ بیکەین هەر و کارە ناکەین بەڕێوەبردننی مەسەلەن جەماعی لە گەڕەکان و لە مەنتیقەکانە بەرحاڵ تا ئەو شوێنەی کە سەرەتایەکە کە لە شورایی ئێمەش باسیەکەین جا بە شوێن ئەوە بگەڕێن کادرێکیان دەچات چی ئەڵێ یا مەسەڵەن دەچۆ زۆر باش ئیش ناکە مەسەلەی ژنانمان هەیە مەسەلەی دیفاعکردن لە ئەرزوو خاکمان هەیە ئەمانە هەموو ئەو شتانن کە قەرار بوو ئێمەش بیکەین کاتی خۆی
چاوەڕانیش لە دەسەڵاتێک کە بەردەوام لە شەڕە لەگەڵ دەوڵەتی وەکو تورکیا بەردەوام لە شەڕە دۆخی کە لەوێ هەیە دۆخێکی زۆر تایبەتە جێی تەید و تەقێتکردنە زیاترەوە ڕەخنەکانیشمان بێگومان جێگەی پشتیوانیە بە تایبەتی لەگەڵ بەرامبەر دەوڵەتێکی فاشستی وەکو تورکیایە هەمیشە و دایمە بە ئەزموونی ڕۆژاوا جێگەی پشتیوانی بێ لە بەرامبەر جۆلانی و دام و دەستگاکە کە خەریکە لە ئێستەوە ناوی دەوڵەتەکەی ناوە جمهوریە العەرەبیە سووریە بەڕاستیە بە پشتیوانی لەم ئەزمونە بکرێەوە لە بەرامبەر ئەو فاشستانەیە لە کەناری بۆچین بەڵام پشتیوانیکردنیش جۆری هەیە جۆرێک ئەوەیە کە هەشتێک بێت و ئەوانە چپڵی بۆ لی بڵێ باشە و جۆریش تریژەوەیە معاملەی گرانی دەکات لە شوێنێکە کە شتێک ناپەسەندە و ناجۆرە بڵی ناجۆرەوە بە تایبەتی لە هەندێک مەواقف و مەوازع و تونتپێکی دیاری کراوە پێویست بەواکە ئەم ئەزمونە جوانەکانی خۆی نیشان بە ئەو لایەنە پشنگدارانی خۆی دەرخات و بەرجەستەی کاتەوە ئەمڕۆ قسەی ئێمە و قسەی هاوڕێ ڕەحمان و منیش لەسەرەوە بوو کە لەم دۆخەیە کە ئێستا لە کوردست لە سووریا دروست بۆ پێک هاتووە ئەزمموی ڕۆژاوا ئەتوانێت ببێ بە ئەزمموی گشت سووریا و ئەمە پێویستی بەوەیە زۆر زیاتر لەوەی کە قسە لەسەرەوە بێ ئەی مافی کورچی لێدە لە دەستورە ئەی خەڵکی کورد چۆن چیەکە لە زۆر زیاتر لە مەقسی لەسەر بکرێ زۆر زیاتر لەسەرمە باسی لەسەر بکرێ مافی کورچی لێدە لە دەستورە لە پەنا مافی ژن چی لێدێ مافی مناڵ چی لێدێ مافی خەڵکی ئەلمانی چی لێدێ ئازادی تایبەت کەسایەتەکان چی لێدێ لە پەنا ئەمانەیە باس بکرێ وەکو پاکێجێک باز بکرێ و هەموو ئەمە توانێت قوتێکی جەزبی هەبێ بۆ سەر تاسەری سووریا و ئەمە باسکی ئەزمموی ڕۆژاوا بەهێزەکە خەڵکی کوردستان لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە دوو ڕێگە زیاتر لە بەردەمانیە یا ئەوە تا ڕێگای ناسیۆنالیزم و هاوکاریکردن لەگەڵ کۆنەپەرسترین دەوڵەتە ئیمپریالیستەکانی ئەم سەردەمەیە بگرنە بەر و بەمە بتوانن لەسەر پێی خۆیان بۆستنەوە کە نمونونەکەی بەرزانی و دەسەڵاتی هەرێمە لە کوردستانە یا ئەوە تا بە پشتیوانی ئازادی خوازانی ناوچەکە و دنیا بیانەوە لەسەر پێی خوان ڕاوەستن و ئەم چەسانە و ئەم لەعنەتەی کە بەسەر خەڵکی کوردستان هاتۆ کۆتایی پێبێ لەم دوو ڕێگایە زیاتر نییە ئەزمموی ڕۆژاوا لە بەشی دووەمیانە حسابی بۆکرێ و ئەبێ ئەمە بەرجەستتر و ئاشکراتر بێ بۆی بتوانە بەسەرکەوتن بکە باسەکە ئەمێ پرسیار زۆرە یعنی خەممان زۆر لەسەر ئەو مەسەلێ بەڵام لە وەختێکە کە قەزەیەکی ئەوە ڕوە ئێمە چیاپاسیشمان هەیە ینی جۆگرا نەزان و جەنابش دەزانێت یعنی ئەو پەروەردەی دیارە تێرەخی چیاپاس تقریبان نەختێ زووتر لە ڕۆژاوا دەسی پێکرد بەڵام دوای 29 ساڵ ئەوانیش خۆبەرەبەرێتیشان لە بڵین زەباتیستەکانی مەکسیک لە مەنتیقەی چیاپاس خۆبەرەبەریشان دروست کردووە ئێستا سیستەمی پەروەردەی چیاپاس یەکێک لەو سیستەمە پەروەردەیانی کە لە ئاستی دنیا باسەکرێت و دەرسی لێوەرەگیرێت کە چۆن ناتوانن بەو ئیمکانەتە زەعیفەوە عەقڵێکی فکری ئەوە پەروەردەی مناڵێک ئەوەڵ پێ دەست پێ بکەن و بۆ بە یعنی فنلەندا کە یەکێک لە وڵاتە زۆر باشەکانی دنیا لە پەروەردەیە لە ڕانکی پەروەردە نوێنەریان دایم لەوەیە کە تێبکات بەعزە تەجروبەی ئەوانیش بێنێ چیاپاسێک کە بە چەقە و بە ماشێت شەڕیان کرد لەگەڵ لەشکری مەکسیک بەڵام کردیان يعني بس ما أمان أيدياي بشرية أميل الرجاء هي بيجي بيش أوي كمسألة كرد بومن واحد بلام ككرديشة نور على نور كأمين ده تاريخ أتوانين أمجر أتوانين واجبيت كين يعني ومسألة كرد بونيش ده قضية أتوانين بمفصل بس كجرين كيتش ميجويتر لو مسألة كبوي ناسيوناليستي أو مسألة حماسي قومي مسألة زور تاريخية يعني ڕاست دەست خۆش سپاس بۆ بەشداریت نەبەستجا من کەمێکی تر لەسەر کاتم گرتن سپاس بە پێچەوانەوە بە پێچەوانەوە زۆر بەخێراتی هەر بژیت بەڵێ ئازیزان من باسەکەم درێژەکەمەوە لەسەر سەبارەت بە تیرۆری سەلمان مومیکا دیارە ئێوە ئاگادارن کە ئەمڕۆ یاخود لە ڕاستیا دوێنێ چەند سەعاتێک دوای ئێستا لە شاری ستۆکهۆڵم لە گەڕەکی سۆدەرتالیا کاکەوێتە باشووری ستۆکهۆڵمەوە سەلمان مومیکا لە کاتی لایفی تیکتۆکە بەدەستی کەسێک یا چەند کەسێک
بەگول لە بارانکردن تیرۆکرا. سلمان مۆمیکا تامان هەموو زانن کە کەسێک بوولەوانێت کە یەکێک بوولەوانە کە قورئانی سووتان لە ستۆکۆڵما ئەو بە شێوەیەکی زۆر نەشیاو پەلامار و هێرشیە کردە سەر گروپێکی دیاریکراوە کە موسڵمانەکانن و دیارە من کاتی خۆی سەبارەت بەمە قسەی خۆم کردو زۆر پێش ئەوەی کە ببێتە باسێک لە میدیاکانە چەند جارێک ئەم باسە هاتوتە پێشەوە مەسەلەی قورئان سووتاندن هەمیشە ئەو ڕاستیم لەبیر نەچۆتەوە کە هەر چۆنێک ئەم کردەوەی ئەەکەیتوانە بەدەر نابێت لە هێرشکردن و پەلاماردانی گروپێکی دیاریکراو لە ئینسانەکان و ئەمە بەم معنایە کردەوەیەکی دزێ و ناشرینەوە کردەوەیەکی دوژمن کارانەیە لەگەڵ ئینسانە بە جۆرە لە جۆرەکان نەک خودی سووتاندنی قورئانەکە ئەو پەلامار و هێرشێک ئەکرێتە سەر موسڵمانان کردەوەیەکی دژی ئینسانیانەیە بە بڕوای من کردەوەیەکە لە بەرامبەر گروپێکی دیاریکراو لە خەڵک بە خاتری ئەوەی کە بڕوا و تێگەشتنیی دیاریکراویان سەبارەت بە دین هەیە یاخود لایەنگریشی دیاریکراویان لە دینێکی دیاریکراو هەیە ئەمە هەمیشە و دایم هەڵوێستێک بووە کە من بەش بە حاڵی خۆم بەشیشی زۆری کۆمونیستەکانی ژەم هەڵوێستیان بووە لەگەڵ ئەم کردەوەیە بەم معنا دیاریکراوەی کە سەلمان مۆمیکا کردوێتی نەبوون دیارە خەڵکی تر زۆر بوون کە قورئانیان سووتانوە لە زروفێکی دیاریکراوی ترا و لە وەختێکی دیاریکراوی ترا لایەنگریشی نەبووبین بە جۆرە لە جۆرەکان پێمان وانە بوو کە کردەوەیەکە بێ نەکرێ یاخود کردەوەیشی باش نییە في كل الأحوال ئازادیەک بووە بوومارەسیکردنی ئازادیەک بوو بەڵام ئەوەی سەلوانەی کرد جگەلە سووتاندنی قورئان لە ڕۆژی جەژنا لە بەرامبەر مزگەوتە ئاماژەی بە قورئانە کردووی هەر کەسێ لایەنگری ئەم کتێبەیە کەسێکی توندوتیژەوە کەسێکە دژی ئینسانەوە کەسێکی ئاوایە و ئاوایە بەرحاڵ ئەمە پەلاماردان بوو بۆ سەر گروپێکی دیاریکراوە ئەمە بە جۆرە لە جۆرەکان دەربڕینێک بوو قسەیەک بوو کە ڕۆژی ئەمڕۆ سعات 11 بەیانی ئەمڕۆ قەرار وابوو لە مەحکەمەیەکی سویدا بە خاتری ئەم کردەوەی دادگایی بکرێ دوێنێ تەنها چەند سعات بەر لەوەی کە یاخود 12 سعات بەر لەوەی کاتی ئەم دادگاییە بێ بە گولەیەک یا چەند گولەیەک لە شوقەکەی خۆیان کوژراوە ئەوەی کە باسەکرێەوەیە کە لە کاتی لایفی تیکتۆکا بووە پاوسێکی وەرگرتو دوێتی ئەچم لە بالکۆنەکە جگەرەیەکە کێشم کە دیارە لەو کاتەیە لە دەرەوەی شوقەکەی ئەم شوقەیە کە دیارە ئەدرسەکەی نەزانراو بووە و خۆی بە جۆرێک ئەدرسەکەی خۆی شاردوتەوە کەس نەیزانێت لە کوێژی بەڵام دیارە کەسانێکی ویستوانە لە ناوی بەرن تیرۆری بکەن ئاگاداری جێگاکەی بوون و لە بالکۆنەکەی خۆیان لەو کاتەیە کە لایفەکەی تیکتۆشی بەجێشتەوەی بۆی بڕا پاوسێک وەرگێ و بێتەوە لەو کاتەیە ئەم کردەوەی ئەنجام درراوە و پاش 20 دقیقە تا 25 دقیقە پۆلیس دەکاتە شوێنەکەەوە پۆلیس کامێرەی لایڤی تیکتۆکەکە کوژێنێتەوە لە ڕاستی ئەم کردەوەیەکی دڕندانە کردەوەیەکی دزیە و تعبیرە لە تیرۆریزمێکە بەشێکی ئەوانەی کە خۆیان بە مسلمان ناوە بن وەکو ئایدۆلۆژیا وەریان گرتووە وەکو ئایدۆلۆژیا هەڵیان گرتووە و لە ڕاستیا بەشێکە لەو تاوانەی کە لە وڵاتانی ئێمە شاکرێ 2 ساڵێک لەمەوە بەر خواناس لە شاری چەمچەماڵ هەر عینەن بەخاتی چەند قسەیەکە لە بەرامبەر ئیسلامە کردبووی لە ناو جادەیە لەلایەن هاوڕێیەکی خۆیەوە درایە بەردەزڕژی گول لەو کوژرا و هەمیشە و دایم ئەم کردوانە دووبارە ئابێتەوە پەلاماردانی خەڵکانێک کە ڕخنە لە ئیسلامەگرن بە هەر جۆرێک دووبارە ئەبێتەوە و ئەنجامەدرێ و لە خودی ئەم کردەوە تیرۆریستیان ڕاستی نەک ئەوەی کە ڕاستەوخۆ ئەنجامی داوە بگرە هەموو ئەوانە بێ بە تاوانبار بزانرێن کە لە عێراقا لە نەجەفا لە شارەکانی ترا قورئانی بە ئاڵتون نووسراویان پێشکەشە کرد چەند ملیۆن دۆلاریان بە پاداشدا ئەنا بۆی کەسێک ئەنجامی بە هەموو ئەمانە لە پشتی ئەم تیرۆرەوە وەستاون بە معنایە ئەمە خاڵێکی یاخود تاوانێکی ڕەشی ترە چێتە ناو دەفتەر و کتێبی تاوانکاریەکانی ئیسلامیزمەوە بە هەموو معنایەک جێگای ئیدانەکردنە
وەک باسم کرد لەگەڵ کردەوەکانی سەلوان مۆمیکە نەبووین بگرە جێگەی ڕەخنەش بووە جێگەی ڕەتکردنەوە بوو لەلایەن منەوە لەلایەن بەشیشی زۆرەوە لە کۆمونیستەکانەوە بەڵام وەختێک یێتە سەر تیرۆر بەرحاڵ ئەوەی کە سەلمان مۆمیکا کردوێتی زۆر زیاتریش لەوە زۆر زیاتر قسەی ناشرینیش لەوە کە ئەو کردوێتی ناگاتە ئەوەی کە ژیان لە ئینسانێک بەم شێوازە پسێنرێتەوە و بەم معنایە ئەمە جێگای ئیدانە و مەحکومکردنی هەموو لایەکە بەڵام دیارە ئەم مەسەلەیە بە تەنها بەمە کۆتایی پێنایە لێکەوتەی زۆری هەیە ئەمە ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئەو تەبلیغاتانەی کە لە دژی موسڵمانانەکرێت لەم وڵاتانەیە بە دژی خەڵکی بە دیانەت موسڵمان ئەکرێت لەم وڵاتانەیە کە ئەمە دووبارە کێشەیەکە یەخەی خەڵکی ئازادی خوازەگرێتەوە کە ئەگەر چی تیرۆریزمەکە مەحکومەکرێ بەڵام بە هیچ جۆرێک نابێ بەشدار بین و هاوبەش بین و هیچ هاوجیهەتیەک و تەریبیەک لەگەڵ پەلامار ڕاستیستیەکانە بۆ سەر خەڵکی موسڵمان قبول بکەین و ڕازی بین ڕووبە بەرحاڵ ئەوەنم بە پێویستانی وەکو دەربڕینی هەڵوێستی خۆم سەبارەت بەمە باسی بکەم دیارە هەتاکو هەفتەیەکی تر ممکنە لایەنی زۆرتری ئەم تاوانە قێزەونە ئاشکرا بێ حتمەن ئەگەر پێویستکە قسە و باسی تری لە سەر ئەەکەین زۆر سپاسانەکەم بۆ ئەوانەی کە تا ئێستا لەگەڵمان ماونەتەوە بینەری بەرنامەکانن سوپاسی پشتیوانیتانەکەم بە ئومێدەیە گەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی یوتیوبی هیوا لایک و سەبسکرایب کرد بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن و لینکی ئەم بەرنامە و بەرنامەکانی تری کەناڵی هیوا لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی خۆتانەوە بڵاو بکەنەوە تا بەرنامەیەکی تر و یەکتر دیتنەوەیکی تر هەمووی ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێر دارچوویەکن شەوتان یا ڕۆژتان خۆش